گشتە و مروariانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. ئێوارەتان باش، هەموو لایەکتان بەخێر بێن لە ڕێی دوورەوە هاتوون. ئەزانم زۆرێک لە دکتۆرەکان لە شارە دوورەکانی تری بەریتانیاوە هاتوونەتە لەندەنەوە بەخێر بێن لە دوێشەوە لە هۆتێلا ماونەتەوە بۆ خاتری ئەم بەرنمەیە لەم ئێوارەیە ئامادەن. گەورەتان کردین، سپاس بۆ ئامادەبوونتان. هیوادارم ئێوارەیەکی خۆش و جوان پێکەوە بەسەر بەرین. گشتە و مروariانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. هەر یەک لە ئێمە بە جۆرێ غەریب و تەنیان، هەندێک جار بەزەیمان بە خۆمانیەتەوە، بەڵام کەس پێی نازانێ چونکە لای کەس نایدرکێنین. هەر کەسە و شتێک گیان کەسێکی لێون بووە تا مەزرۆ هەوەجێی بینینەوەین. ئەو شعوری تەنیابوون و نامۆبوونە هەموو سەرگۆی زەمینی تەنیوە. ئێمەی کوردیش بە دەرنین لەو مرۆڤانەی زۆر کات بۆ خۆمان دەگەڕین، ڕەنگە بۆ خۆمان بگرین هەتا خۆمانە دۆزینەوە. چونکە ئێمەی غەریب لەسەر زەویەکین، لەبەرەوەی کەلتوری خۆمان نییە، زمانی خۆمان نییە، ئاینی خۆمان نییە. هەمیشە وەک هەمیشە مروارەکانی غوربەت هەوڵی داوە ڕستێ لەو دەنگە مرواریە نازدارانی غوربەت بەسەر بکاتەوە گەر بۆ چەند ساتێکیش بێت بیان کاتەوە بەگەرنی نیشتیمانەوە. جا هەموو لەم ئێوارەیە من بەخێرهاتنی تایبەتی یەک بە یەکی سەرەتا دکتۆرەکانەکەم ئەنجام میوانە بەڕێزەکانیان و پاشان میوانەکانی تریش. لەم ئێوارەیەدا پڕ لە ڕێز و سەروەریە. ئەم ئێوارەیە ئەو مرۆڤانە بەسەرەکەینەوە کە هەڵگری کلیلی ژیانن، وەک چۆن پزیشکە مسرێ کۆنەکان هەڵگری عەنخن، واتە کلیلی ژیان، واتە شیفابەخشی مرۆڤەکانن. بەڕاستی کۆمەڵێ گفتوگۆ و پەیڤ هەیە، حەزەکەم لەگەڵ ئێوەش شێریکەم. پێش هەموو شتێ ڕەزامەندی بەڕێوەبردنی ئەم ئێوارەیەمان لەلایەن کوردستان مێدیکەڵ ئەند ساینتیفیک فێدریشن وەرگرتووە، KMSF، هەر بۆ زانیاریتان، چونکە کە پەیوەندیم بە دکتۆر تشک و دکتۆرە هێرە خۆشناوە کرد بەڕاستی دەبوو ناوی سەرجەم دکتۆرەکانم بنێ. لەبەرەوەی دکتۆر تشک وتی من ساڵ و نییە کە لێرە نیم، بۆیە ئەو چۆنەڵێ و ئەرکە ناخەمە سەرشانی خۆم ناوی دکتۆرەکانتان بەمێ. لەبەرەوە نە گلەی لە دکتۆرە هێرۆ بکەن کە کەیتیایە و کەیتیانە، نەگلەی لە دکتۆر تشکیش بکەن. بەڕاستی ئێمە وەکو خۆمان هاوڕێ و برادران و چۆنەڵێ بەپێی هاوڕێیەتی دکتۆرەکانمان دەستنیشان کردووە، هەوڵمان داوە چەند زانیاریەک لە ڕێگەی دکتۆرەکان و هاوڕێکانەوە ئێمە بەدەستی بێنین. لەبەرەوە دڵنیام ئەم ئێوارەیە چەند لەم دکتۆرە بەڕێزانە لەم دەنگکە مرواریە نازدارانی کە بەسەر کراونەتەوە کە لێرن ئێمە بەسەرمان کردنەتەوە، زۆر دڵنیام زۆری تریش لە دەرەوەی ئەم هۆڵە هەیە، بەڵام ئێمە توانای ئێمە هەرەوە نەبووە و توانیومانە هەر ئەوەنە دەنگمان پێیان بگات. لەبەرەوە گلەکانتان لەسەر سەر و سەرچاومان، بەڵام ئیتر هەرەوە نەمان پێکراوە. ئەنجا یەک شتی تریش وەکو زانن ئێمە نەوەزارەتین، ئێمە نەحکومەتین، ئێمە تەنها و تەنها من وەکو خۆم هونەرمەندێکم و کۆمەڵێ کەسی ئەزیز و هونەرمەند دەگەڵما هاوکارن. یعنی ئێوە ئەوەی پێشتر هاتبێتە بەرنامەی مرۆڤەکانی غوربەتەوە ئاگادارە کە ئەوانەی هاوکارمانن بەشی خۆمان لە ئەدەب و هونەرە تێکەڵین، پێشتر ئەزمونمان لە ڤیدیۆ و لە کامێرە ئۆشتانەیە هەیە کەوا بێ کۆمەڵێکی جوانی مروارەکانی غوربەتین. ئێمەش کۆمەڵێکی بەڕێزن لەگەڵما هاوکارن، زۆر سپاسیانەکەم. تکایە وەکو کاک سۆران سۆرانی دەرهێنەر فەرمووی ئەگەر عەزێت نەبێ هەموو یەکێکتان ئەو فۆرمانە پڕکەنەوە، ئەگەر ئەوەی مناڵی لەگەڵایە بە ناوی خۆیەوە بۆ مناڵەکانیشی پڕکاتەوە زۆر مەمنونە بین. چونکە ئێمە ئەمە بۆ فۆتۆ بۆ ڤیدیۆ بڵاو ئەبێتەوە لە سۆشەل میدیا لە یوتیوب، دوایی کەس گلەیمان لێ نەکا، کەس داوامان لێ نەکا بڵێ ئەو مەشهەدە دەرکەن منی تیام یا خود ژنەکەمی تایە خود کچەکەمی تایە بە داوای لێبوردنەوە. چونکە کاک سۆران ئەوە شەرتی ڕئیسیەتی
جەنابیان خوێنکاری ماستەرە لە سینەمایە ئەمە واجبە ئەبێ هەموو کەسێ پێشەوەی بچێتە بەردەمی لێنسی کامێرەکەی ئەم تەفاسیلانە قبوڵکەین لەبەرەوە تکایە ئەوەی ناڕازیە هەرچەنە ئیشەڵا ناڕازیشمانتیان نابێ ئەوەی ناڕازیە نازام ئەبێ بچنە دواوە بووی دەرنەکەون لەبەر کامێرەکان مەمنونتانە بین. یەک پرسیتر هەیە پرسیاریانە کرد بۆ ئێمە ئەو دکتۆرانە بۆ ئەم دکتۆرانە بەسەرەکەینەوە بۆ ئەم پزیشکانە لەم ئێوارەیە بەسەرکراونەتەوە. بەڕاستی یەکێ لەو خاڵانەی کە بە تایبەتی من بۆ پزیشکە بەڕێزەکان گەڕام یەکێک دەبوایە ئەو پزیشکانە بەدەر لەوەی وەکو مرۆڤایەتی کارەکەن و زیرەکن و جێدەستیان دیارە و زۆر کاریان کردووە بەڵام خاڵێکی گرنگمان کردە ناو هەڵبژاردننی دکتۆرەکان ئەوانن کە بۆ کۆمەڵگای کوردی بۆ کمیونیتی کوردی چۆنەڵی سوودێکیان هەبووە خزمەتیان کردوێ هەموو یەکێ لە ئێمە با بڵێن خۆمان ئەیزانین کە دێنە غەریبایەتیەوە وەکووا بێ هاتوینەتە گەیمی مەیزەوە هەموو زانن مەیز چ گەیمێکە ئەمەنە ڕێگە و نشێویتیایە هەتا ئەو سەرۆزیتەوە زۆری پێچە بەڵام زۆرێک لەم دکتۆرانەی کە ئەبینن ئینشاڵا ژیاننامەکانیان نەخوێنینەوە هەنێ خاڵی باشیان نەخوێنینەوە ئەو دکتۆرە بە ڕێزانە زۆرینیان هاوکاری دکتۆرە نوێکان و کەسە نوێکانیان کردو کە لە غەریبایەتی یاخستویان نەتە سەر ڕێگەی ئیشکردن کاریان بۆ دۆزینەتەوە تەرجمەیان بۆ کردن زۆر کاری جوانی تریش بۆیە ئەو دکتۆرانەمان بەسەر کردوێتەوە وەکووتم دڵنیام زۆر پزیشکی تر لە دەرەوەی ئەم هۆڵە دڵنیام هەیە وا چاکەکار و خێرخوازە و ئیشکەرە بەڵام ئێمە توانای ئێمە هەرەوە نەبووە توانیمانە ئەمەنە دەستمامگا بەمەنە ژمارە با باسێکی خەڵاتەکەش بکەم خەڵاتەکە لەبەرەوەی بەرنامەکەمان ناوی مروارەکانی غوربەتە خەڵاتەکە سەدەفێکە ناوی جەنابتان ناوی دکتۆرەکان لە ناویەت یعنی بەڕێستان ناوی خۆتان دەنکە مروارەکەن لە ناو سەدەفەکەیە بیرۆکەی دیزاینی ئەم خەڵاتە کاک مەریوان جەلال لە هونەرمەند مەریوان جەلال پێم خۆشە یەک چەپڵی قایمی بۆ لێبن اینجا با یەک شتی تریشتان پێ بڵێن بەخوا ئەم ئێڤێنتانە زۆر ئاسان نییە خوا کوردوتەنیەڵێ ئەم دەسە محتاجی و دەسە نەبێ بۆ سپۆنسەر زۆرمان پێچوو ببورن چاوتان لەسەر تکتەکان نەبێ لەبەرەوەی ئێمە ئەم هەموو ئیشەمان کردووە لە خزمەتی ئێوارەکەی سەرفیەکەینەوە کورد دەڵێ سکم ئەماری کەس نییە دکتۆریان پەیوەندیم بە وەزیری تەندروستیەوە کرد بەداخەوە نەیتوانی هاوکاریم کە وتی هەڵی گرە بۆ دوای هەڵبژاردن پەیوەندیم بە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانەوە کرد کە کاروان بەداخەوە نەیتوانی ئەمساڵ هاوکارمان بکە بەڵام زۆر سپاسیەکەین میوانناری ئێمەی قبول نەکرد خۆی بەتکت خۆی و خێزانەکەی بەتکت هاتە ژوورەوە ئەوەش هەر مووقفێکە بۆ ئێمە بۆ مروارەکانی غوربەت هەر زۆر سپاس دەکەین کا کاروانگیان گەورە و کردین بەخێربی سەرچاو بەڵام ئێمە پارکە بەرنامەی مروارەکانی غوربەتمان کرد یەکێک بوو لە سپۆنسەرە سەرەکیەکانمان بەزم ساڵ بەداخەوە سنووقی دەوڵەت پارەیتیانە بوو ئیتر شانسی دکتۆرەکان ببورن هاوکارەکانمان سۆرانی دەرهێنەر سەرەتایە ناوی هەمویان بڵم چونکە بۆی دوایی کەسمان بیر نەچێ ئەگەر ئازێت نەبێ یەک چەپڵی قایمیان بۆ لێبن کاگ ئاکۆ ئەلی کوای ئاکۆ کاگ ئاکۆ کاگ ڕێبوار کەری کاگ ڕێبوار کاگ بیلا لەم ئێوارەیە عایدی فۆتۆیە بەس دانیشتووە کاک بیلا سەنگی سەری خاتو هەواری زەریفی با هەوارگیان لەکوێ دەستی ڕاستی خۆم و بەرنامەکەیە بەخێربی سەر چاو هەوارگیان سپاس خاتو سۆما حەداد ئەم دیزاینە جوانەی سەر ستەیج ئەم دەنگ لە مروارەکانی بۆ دیزاین کردوین یەک چەپڵەی قایم بۆ خاتو سۆما زۆر سپاس بۆ کاک سەباح ڕوانزی بڵێ ساوند ئمڕۆ ساوندمان بۆ بابەڕێوە اینجا زۆر سپاس بۆ سپۆنسەرەکانمان بەڕاستی بۆ برنجی کارون کە وەک هەمیشە لەگەڵ بەرهەمەکانی خۆش بۆ کامەرانی هاوسەرم و مەریوانی برام کە هەمیشە پشتیوانی سەرێکی بەرنامەکەم بۆ من بەڕاستی زۆر سپاسیانەکەین سپاس بۆ سابر سولوشن لیمیتد ئەویش بە هەمان شێوەیەکێکە لە سپۆنسەرەکانی ئەم ئێوارەیە بەداخەوە حاجی ناتوە
بەرنامەکەمان دەست پێەکە تکایە وەکو ڕێزێ هەر لە ئێمە بە خەڵاتەکان دەست پێەکەین هەر دکتۆرێک هەر بە ڕێزێک دێتە سەر ستەیجەکە پێمان خۆشە ئەزانین ڕەنگە نان بخۆن دەمتان گیرا بێ دەستان گیرا بێ بەس وەکو ڕێزێ خۆشە بۆ سەرکەوتنەکانی بۆ ڕەنجەکانی کە داوێتی چەپلەیەکی بۆ لێ بدەن زۆر سپاستانەکەین هیوادارم لەگەڵمان نابنەوە حەزەکەم بە ئەمەش بۆی دوایی نەپچڕین لە کاتی قسەکردنا خەڵاتەکان سەرەتا لە دکتۆر ڕزگاری ڕەحمەتیەوە دەست پێەکەین پاشان دکتۆر فواد هەناری ئەنجا دوایی ئەوانەی تر نێڵێن با تقریبا بێ بە سپرایز بزانن کێ و کێنیە من کاکە ڕەنج بەرزنجی شاعیری لاو لەگەڵ ماستێجم بۆ بەڕێوە با لەگەڵما ئەگەر یەک چەپڵەی بۆ لێ فەرموو پێم وا بێ زۆرم قسە کرد با لەوە زیاتیش قسە نەکەین ئیتر دەست پێ بکەین بە بەرنامەکان هەموو یەکێ لەو دکتۆرە بەڕێزانی کە دیتێڵەکانیان ئەڵێن ئەگەر زانیتان ئێمە حەقمان خواردوون کەممان قسە دەربارەی لەسەرتان کردوون تکایە بۆ دقەیە 2 دقە ئەتوانن قسە بکەن ئەوەشی نایکا بە زۆر نییە بەڵام هەر احتیاتە باسی ئەەکەین بۆی وا نەزانن غەدرمان لێ کردوون و بڵێ کەم دەربارەی من قسەی کردووە مایک ئازادە بەڵام زۆریش نە ئەم کاتتان باش خۆم بە خۆشحاڵە زانم لە بەرنمەیەکی لەم جۆرە پڕبایەخەدا لە بەرنمەیەکی تایبەتی دادەئەمەلدا کە سازی کردووە بۆ ئێوەی دکتۆرانی بەڕێز جێگەی خۆشحاڵیمە کە یەکێک بم لە هاوکارەکانی سەرەتا وەکو دەستپێکردنم بە یەک دێڕی حەزرەتی نالی دەستان بۆ پێیەکەم حەزرەتی نالی دەفەرمێت نەمردم من ئەگەر ئەم جارە بێتۆ نەچم شەرک بێ هەتا ئەو خوارە بێتۆ دەروونم خاڵیە وەکو نەی دەناڵێت هاوارێکی چپڕ هاوارە بێتۆ دووبارە بەخێر بێن و من لێرەوە بەردەوامی بە بەرنامەکانەیە گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو دەستپێکی ڕێزبەندی ڕێزلێنانەکە بە کوردێکی ئایارە 24 دەست دەکەینەوە بڕوانامەی بە کەلۆریەسی پزیشکی مووسڵ و ماستەر لە یاسا لە کاردێف نیشتیمان پەروەر و خاوەن هەڵوێست لە بەرامبەر دوژمنانی کووردا شانازی بە ڕێگ و ڕیشی خۆیەوە دەکرد یارمەتیدەری هەمیشەیی زۆرێک لە خوێنکارە پزیشکە گەنجە کوردەکان کردووە بەشداری دەیان کۆنفرانسی پزیشکی کردووە چەندین سیمیناری پێشکەش کردووە پشکنەری دەرەکی بۆ خوێنکارانی پزیشکی لە زانکۆکانی هەولێر و سلێمانی هاوبەشی دامەزراندنی کۆمەڵەی پزیشکانی دەرونی کوردستان بووە چالاکوانی مافی مرۆڤ بووە و پارێزەری مافی ژنانیش یەکێک بووە لە دامەزرێنەرانی کۆمەڵەی زانستی پزیشکی کوردی لە ساڵی 1970 KSMA ئەندام و لایەنگری کارای لێژنەی پشتیوانی بۆ خوێندنی باڵا لە ئیراقی کوردستان بەریتانیا بووە وتاردەرێکی گشتی و قسەخۆش بووە هەرگیز بە دوای ناساندن و ستایشدا نەگەڕاوە هاوڕێیەکی بەوەفا و باوکو و هاوسەرێکی مێهرەبان بوو بۆ خێزانەکەی هێندە کورتپەروەر بووە بە بەرگی کوردیەوە بە خاک سپێردراوە لە خاکی غەریبان درود بۆ ڕوحی پاکی ئەم دەنکە مروارە نازدارەی غوربەت دکتۆر ڕزگار ئەمین و بە یەک چەپڵەی قایم بە ڕوحی گڵاو پرژێن بکەین با دکتۆر شیروان بفەرمێتە سەر ستەیج لای ئێمە خەڵاتەکەی لە بری دکتۆر ڕزگار وەرگرێ بێ زەحمەت کا کاروان جەماڵ تاهر بفەرمێ بە سەر ستەیج کۆمەڵی خەڵاتمان هەیە پێشکەشی بکەن چۆن کا کاروان بۆ سەر ڕەسمتان بگیرە دکتۆر شیروان با ڕەسمتان بگیرە فۆتۆ زۆر سپاس دکتۆر یەخوا بەخێر بن سەرچاو دکتۆر فواد هەناری خەڵکی شارەکەی کۆیە و دەرچووی کۆلێجی پزیشکی زانکۆی بەغدایە لە بەریتانیا سەرەتا بەشی نەخۆشەکانی گورچی لە بووە لە نەخۆشخانەی ست هێڵن هۆسپیتەڵ و چاراتیکۆس هۆسپیتەڵ و پاشان وەک GP کاری کردووە ساڵی 1970 لەگەڵ چەند پزیشکێکی ئەکادیمی کورد ڕێکخراوی کوردیش ساینتیفیک ئەند مێدیکەڵ ئەسۆسیێشنیان دامەزراندووە بە سەرۆکایەتی ڕێکخراوەکە هەڵبژێراوە لە سەرەتای ساڵ 1990 خۆی و هاوڕێکانی کۆمیتەی یارمەتیدانی خوێندنی باڵای لە کوردستان دامەزراندووە
هاوکاری بەردەوامی زانکۆ و پەیمانگا پزیشکەکانی کوردستان بووە بە ناردنی پەرتووک و ڕۆژنامە و گۆڤار و زانستە پزیشکیەکان، ناردنەوەی تیمی پزیشکی لە بەریتانیاوە بۆ کوردستان و زۆری تریش. پێمان خۆشە زیاتر باسی ئەم دکتۆرە بەڕێزە بکەین، بەڵام بەداخەوە خۆی ئامادە نییە دیسانەوە. پێمان خۆشە دیسان دکتۆر شیروان ئەو ئازێتە بکێشێ بفەرمێت با خەڵاتی دکتۆر فوادیش وەرگێ. بەخێرێتە دکتۆریان. دکتۆر فریاد حەوێزی هەر وەک مانای ناوەکەی فریاد ڕەسە و هی کوردانە، لەبەر میهرەبانی و بەخشینی بێ بەرامبەری کار و چالاکیەکانی ئەتوانین وەک باپیرە گەورەی پزیشکانی کورد ناو بنین، چونکە تاکوی ئێستا نزیکەی 3000 کاروان یاخود 3000 جار کۆمەک و هاوکاری بۆ لە قەوماوانی کورد بە پارچەکانی تری کوردستانەوە کۆ کردوتەوە و پێی گەیاندون. دەرچووی زانکۆی پزیشکی بەغدایە و لە کۆیە بە دکتۆر بەلاشەکە ناوی دەرکردووە. لە ساڵی 1972 نیشتەجێ و لە وڵاتی غەریبانە و هاوکاری هەمیشەی ئەو پزیشکە نەیانی کردووە کە لە نیشتیمانەوە دێنە تاراوگە و جێوڕیان بۆ بدۆزێتەوە. پەیوەندی و هاوکاری بەردەوامی زانکۆ و پەیمانگا پزیشکەکانی کوردستانە هاوکارێکی گەورەی خوشک و برایە زیدیەکان بووە لە سەردەمی داعشە ڕەشپۆشەکان، کۆمەک و هاوکاری بۆ بردوون لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەرزانی و خانەوادەی خۆی و شاپۆستەوە. یەکێک بۆ لەو پزیشکانەی لە سەردەمی پەتای کۆرۆنا ڕێنمایی و هاوکاری تاراوگە نشینەکانی کردو بێجیاوازی، هاوکاری سنتەری تالاسیمیا و زۆری تریش بووە. بە یەک شەپڵەی قایم بە پێشوازی لە دکتۆر فریاد حەوێزی بکەین. دکتۆر فریاد بەڕێز پرۆفیسۆر هەندرێن جەمال سۆران، لە تەمەنە گەنجەکەی مەڕوانن، بەڵکو بڕوان نەکار و چالاکی و بڕوانامەکانی لە بنەماڵەیەشی کورتپەروەرەوە گەشەی کردووە و هەڵگری بڕوانامەی کۆلیجی پزیشکی مستەنسەریە لە بەغداد، ماستەر لە نەخۆشی شەکرە و کوێرە ڕژێنەکان لە زانکۆی لێڤەرپۆڵ، دکتۆرا لە زانکۆی مانچستەر، پزیشکی ڕاوێژکاری و پسپۆر لە شەکرە و کوێرە ڕژێنەکان و هەناوی گشتی، بۆتە ئەندام و دواتر هاوڕێی کۆلیجی شاهانەی ئەدن براو گلاسگۆ وانەبێژ لە زانکۆی مانچستەر. سنی لێکچە بووە لە ساڵی 2014 واتە پرۆفیسۆری بچوو. لە 2020 تاوەکو 2021 پلەی پرۆفیسۆری لە زانکۆی مانچستەر بەدەستێناوە. تاوەکو ئێستا سەرپەرشتیاری 15 خوێندکاری دکتۆرا و 3 ماستەر لە زانکۆی مانچستەر کردووە و 4یان کورد بوون. زیاد لە 6 کۆنفرانسی ڕێخستووە لە کوردستان و دەیان لە بەریتانیا بە پەیوەندیە نێودەوڵەتیەکانەوە بەشدیاری زیاتر لە 10 کۆنفرانس و کاری زیادەی دیکەدا کردووە. زیاد لە 214 توێژینەوە و بڵاوکراوەی زانستی پزیشکی هەیە. بەشداری لە نووسینی زیاتر لە 10 کتێبی پزیشکی کردووە. هاوکاری پزیشکەکانی کوردستان بووە بێجیاوازی، وەکو پسپۆل لە بوارەکەی خۆیدا ڕاوێژکاری پێدەکرێت. سەرەڕای دووری بەردەوام چارەسەری زۆری نەخۆشی کردووە لە کوردستان بێ بەرامبەر. دەرفەتی بۆ پزیشکان و دەرمانسازانی کوردستان ڕێخستووە، یارمەتی دەریان بووە. هیچ پزیشکێکی کورد تەنانەت پزیشکێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تاوەکو ئێستا نەگەیشتووە بە هەمان دەستکەوتە ئاکادیمیە پزیشکەکانی دکتۆر هەندرێن. بەخێربێ دکتۆر. با حاکم عزیز بفەرمێ خەڵاتەکەی پێشکەشکە. زۆر سپاس. زۆر سپاس. زۆر سپاس.
گەلێک سوپاس. ئەتوانم قسە بکەم؟ فەرموو. زۆر سپاس ئەمەل خان بۆ ئەم ئینترۆدەکشنە. من هەر حەزەکەم بە کورتی سوپاسی خوا لێ خۆش بوو باوکم و هەروەها دایکم نەجات مەسەر کە لەوێ دانیشتۆ خانەوادەکەمان بکەم. چونکە لە مناڵیەوە ئەوان مەڵاشیان بە کوردایەتی هەڵاوینەتەوە و باوەڕ بەخۆبوونیان تیاچاندوین. هەرەوەش بووە هۆیەوەی کە لە هەموو شوێنێ هەوڵ بین کە من وەک خۆم هەوڵ بم کە ئیشی باش بکەم. هەچ کاتێکیش ئیشی باشم کردبێ هەوڵم داوە کە دەوروبەرم بزانن کە کوردم. هەرەوەش پاڵی پێوەناوم کە تا بتوانم یارمەتی کورد و یارمەتی پزیشکە کوردەکان و پشتگیر بم وەکەوەی پێم کرابێ بۆ دۆزینەتەوەکەم بیکەم. میلەتەکەمان سرە ڕای ژێردەستەیی میلەتێکی زۆر مەزنە. توانیوێتی خۆی بەڕێوە بەرێ و زۆر لە دەوروبەریشی باشترە کە فرسەتیشی بۆ هەڵکە و هەمووی دەنگیدا بەوەی کە سربەخۆ بێ و ئازادی خوازە. بەڵام مەخابن جوگرافیای سیاسی و لەگەڵ دوژمنەکان و دەردە کورد نەیهێشت. بەڵام میلەتی خاوەنی ئەو هەموو کەسە سەرکەوتووە بن لێرە و هەزاران و دەهەزارانی کەش لە دەرەوەی ئەم هۆڵە هەرەگا بە ئامانجە گەورەکانی. لە کۆتاییدا وەکو ئینگلیزەڵێ لاست بەت نۆت لیست حەزەکەم سوپاسی خێزانەکەم بکەم تارا بابان و هەردوو مناڵەکەم یارا و زارا چونکە زۆر لەو کاتێ بەسرم بردووە بۆ بەدیهێنانیم دەستکەوتانە لەسەر حسابی ئەو کاتە بۆ کە بوو لەگەڵ ئەوانە بەسەری بەرم. لە کۆتاییدا ڕەڵێم سوپاس thank you and sorry. زۆر سپاسیش بۆ ڕێخەرانی ئەم بەرنامەیە. سپاس دکتۆر هەندرێن. هۆ کاک حاکم بۆ ڕۆشتی ماوتە. پرۆفیسۆر دکتۆر هونەر دانیشتووی وڵاتی سوید، پزیشکی باڵا و پسپۆر لە نەخۆشیەکانی خوێن، کوڕی شارەکەی قەڵا و منارەیە، بە پلەی پێنجەم دەرچووی کۆلیجی پزیشکی بەغدایە، نیشتێجێبوونی پزیشکی و سکۆلاشیپی لە نەخۆشخانەی زانکۆی کارلۆنیسکا لە ستۆکۆڵم لە سوید تەواو کردووە و لە هەمان زانکۆدا بڕوانامەی دکتۆرای وەرگرتووە لە بابەتی ئاڵۆزیەکانی هەوکردن لە نەخۆشیەکانی خوێن. چالاکیەکانی دکتۆر هونەر لە توێژینەوە ئاڵۆزیەکانی هەوکردن، کوتان، تhrombocytopenia و نەخۆشیەکانی مایئەلەدی سپلاستیک خۆی دەگرێتەوە. پۆستی پرۆفیسۆری یاریدەدەری پێدەبەخشێ لە زانکۆی ئۆپسالا لە سوید. کۆمەڵەی کۆمار بە سەرپەرشتی دکتۆر هونەر و چەند پزیشکێکی دیکە زیاد لە 50 خوێندکاری دکتۆرایان لە کوردستانەوە هێناوەتە سوید و پێیان گەیاندون. وەک دکتۆر هونەر دەڵێ بێگومان سەرپەرشتیاری کۆمەڵی خوێندکاری سویدی ماستەر و دکتۆرە. هەروەها دکتۆری پرۆفیسۆر ئەمڕۆ سەرۆکی بەشی نەخۆشیەکانی خوێنە لە نەخۆشخانەکانی حەمەد و وەک پرۆفیسۆری هێماتۆلۆجی لە زانکۆی قەتەر کار دەکات. پرۆفیسۆر لە بنەماڵەیەکی کورتپەروەر گەشەی کردووە و هەردەم دەستی یارمەتی درێژ کردووە بۆ هاوپیشە و نەخۆش و دۆست و هاوڕێیانی، چی بە ڕێنماییکردن و چی بە چارەسەرکردن و چی بە ئامادەبوونی لە کاتی تنگانەدا. وابزانم بەداخەوە دکتۆر لێرە ئامادەیی نییە؟ چی هەیە لە جێگ؟ دکتۆر سۆران ڕفعەتوتن چی خەڵاتەکەی وەرەگرێ. بەخێر بێ دکتۆریان بەخێر بێەوە درەنگ بەخێر کاک دکتۆر بەخێر. زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێز دکتۆرە دڵسۆز جەلالەمین، بەکالۆرێسی زانکۆی مسڵ و دیپلۆمی مناڵبوون لە بەغدا ساڵی 1974. بۆ ماوەی 21 ساڵ ئەزمون و پسپۆر بووە لە بواری مناڵبوون. بە دکتۆرە دڵسۆزی ولادە ناوی دەرکردووە لە شاری سلێمانی. یەکێک بۆ لە پزیشکە یەکەمینەکان کە ئامێری مامۆگرامی بردۆتە سلێمانی بۆ پشکنینی نەخۆشی ئافرەتان. بۆ ماوەی 3 ساڵ بە خۆبەخشی لە لادێ پزیشکی ئافرەتان بووە. لە ساڵی 2015
بە هاوکاری دکتۆرە ڕێواز لە بۆنەیەکی خێرخوازیدا زیاد لە 15,000 پاوانیان کۆ کردوێتەوە و پێشکەشی نەخۆشخانەی هیوایان کردووە. با بەڕێز دکتۆرە دڵسۆز بفەرمێت. کاک دکتۆر شارا لە جیاتی دکتۆرە دڵسۆز هاتووە ئێرە با بفەرمێت. ئێستاش کاعتا موفتی با بفەرمێ بۆ پێشکەشکردنی خەڵاتەکە. بەداخەوە حەزمانەکە لەگەڵمانە بوونە. زۆر سپاس دکتۆر. بەڕێز دکتۆر خۆشناف قازی دیپلۆمی زمانی ئەڵمانی طب البەشەری زانکۆی بەرلین، دکتۆرا لە زانستی زانیاری پزیشکی لەندەن، دیپلۆمی علم النەفس بڕوانامەی زانستی خود و مێشک، دکتۆرای فەخری ئاڵتوونی لە ئەڵمانیا و زمانی لاتینی لە خاکی سووری سویدی بەخۆبەخش گەڕاوەتەوە کوردستان و هاوکاری پزیشکی کوردستانیانی کردووە. دامەزرێنەری مەڵبەندی پزیشکانی کوردستان لە بەریتانیا و ئایلند بووە. نووسینی زۆری زانستی پزیشکی لە ڕۆژنامە و گۆڤارە پزیشکەکانی بەرلین بڵاو کردوتەوە. دکتۆر خۆشناو بە یەکێک لەو کوردە دڵسۆزانە هەژمار دەکرێت کە توانیوێتی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی بەرز ڕابگرێت لە نێوان تەراوگەنشینان و کوردستاندا. با بەڕێز دکتۆر خۆشناف قازی بفەرمێت بۆ سەر ستەیج. لەبری ئەو خاتووی گێلاس زەنگە نادەفەرمێت. فەرموو خەڵاتەکە فەرموو. میوانانی بەڕێز هەموو لایە بەخێر بێن سەرچاو. لە پێش هەموو شتێکە دەستخۆشیەک و سپاسگوزاریەکی گەورە بۆ ئەم خاتوونە هونەرمەندە کە ئیسپاتی کرد کە هونەرمەندە و بەڕاستی ڕێز لەم هەموو خەڵکە ئەگرێ بەم فستیڤاڵە. من ناو فستیڤاڵی جوان کە هەر جارێ لە بوارێکە خەڵاتی خەڵکەکە. حەزەکەم لێرە لە جیاتی کە دکتۆر خۆشناف من ئەم خەڵاتە وەرەگرم یەک تێبینیە بڵێم. ئەوانەی کە باسییان کرد دکتۆر خۆشناف با من شتێتر بڵێم. دکتۆر خۆشناف خۆی و خێزانەکەی هەلسخان ئەوە 20 ساڵە یەک شەوێنیە بخەوێ پێش ئەوەی تەلەفۆن بۆ من بکە لەبەر ئەوەی بزانێت تەندروستیم چۆنە. ئەمە کارێکی زۆر زەحمەتە، من پێم ناکرێ، یەکێتر پێی ناکرێ. یەک شەوێنیە ئەو دکتۆرە تەلەفۆن بۆ من نەکا بزات تەندروستیم چۆنە. هەر لەبەر وەفاداری من با حەزم کرد باسی ئەم شتە بکەم کە چ نمونەی ئینسانی باشمان هەیە لە ناو کوردە. هیوادارم ئەمەل خان سەرکەوتوبی و پیرۆزش بێ لێرەوە بۆ دکتۆر خۆشناف کە زۆر بەداخەوە نەیتوانی بێ لەبەر چەند هۆیە. زۆر سپاسی هەموو لایە. بەخێر بێت سەرچاو. کچی شارە حیاتەکەی و دەرچووی کۆلێجی زانستی فیزیایی بەغدایە و پاشان وانەبێژی فیزیا بووە لە ئامادەی شاری سلێمانی. بەهۆی خانەوادە شۆڕژگێڕەکەیەوە غەریبی شاران کەوتون. ماستەر و دکتۆرای فیزیای ئەتۆمی بەدەستهێناوە لە زانکۆی ئاستن ساڵ 1970 هەر لە هەمان زانکۆش وانەبێژی زانستەکەیەتی. زیاتر لە 100 ئارتیکڵی زانستی نووسیوە و بڵاو کردوتەوە. سەرپەرشتی زۆرێک لە خوێندکارە کوردەکانی ماستەر و دکتۆرای کردووە. هاوکاری هەمیشەی کۆمەڵگای کوردیە. سایەخان ئەندامی چالاکی فیدراسیۆنی پزیشکی و زانستی کوردستانە لە بەریتانیا و ئێستاش سەرۆکی بەشی زانستی ئەم ڕێکخراوەیە کوردستان مێدیکەڵ ئان ساینتیفیک فێدریشن. دکتۆر سایە عوسمان سعدی مەلا عەباس با فەرمێ. خوا بەخێر بێ بەخێر بێت سەرچاو سایەخان گیان قوربان بەخێر بێت سەرچاو پیرۆز بێت. بەخێر بێن سەرچاو پیرۆستان بێ دووبارە دکتۆریان بەخێر بێن.
پێم و تۆ بێ بخێنن چونکە بەهۆی ئەوەی کە لە بەرمەنکان بووم خەڵک زۆر هاتوون تەلەبەی کوردی زۆر لێە یەک مشن هەبووە هەر وتومە هەر ئەبێ بخێنن بەخێنن ئەگەنە ئامانجەکانتان بەخێر بن سەرچاو بەخێر بن ببورن بێگومان ئەو ناوی ئەو دکتۆرە بەڕێزانەی بەدەر لەو پێنجەی کە خوێنمانەوە پاش دوو پرۆفیسۆرەکە وامان بە باش زانی وەکو ڕێزێک بۆ ئەزمون و بۆ تەمەنی کارکردنی دکتۆرەکان بەپێی تەمەن و بەپێی ئەزمموی خۆتان بانگتانەکەینە سەر ستەیج بۆی کەس گلەی نەکا بڵێ ئەو منی پێشخز ئەو منی پێشخز پاشان یەک شتی تر دکتۆر هەندرێن سۆران زۆر ئیلحاحی کرد بەڵێ دکتۆر مەریوان پێشخۆی کرد لەبەرەوەی مامۆستای بوتم ببوورە بەرنامەکە لە ئێمە تێکمەدا لەبەرەوە زۆر سپاسەکەین بە قسەی کردین ببورن دکتۆر خەدیجە بەشیر تاهر بەکەلۆریەسی کیمیای زانکۆی مووسڵ ماستەری فیزیا لە زانکۆی ئەستون لە بەرمینگام دکتۆرای فیزیا لە زانکۆی ئەستونی بەرمینگام لە سەرەتای هەفتاکانەوە مامۆستای کیمیا و زانستە هاوشێوەکانی بۆ لە خوێندنگاکانی دهۆک بۆ ماوەی 5 ساڵ لە تاقیگەی وەزارەتی عێراقی لە بەغدا کاری کردووە وەک توێژەرەوەی کیمیایی لە ناوەڕاستی هەفتاکاندا بەهۆی کورتپەروەری و خانەوادەکەیەوە دەربەدەری شار و وڵاتانی غەریبی بووە بەپێی ئەزمموی کارەکەی تاکوی ئێستا بەدەیان خوێندکاری ماستەر و دکتۆرای پێگەیاندووە پەیوەندیەکی بێدابڕانی زانکۆکانی کوردستان و بەریتانیانشی هەیە لە زانیاری زانستە کیمیایەکان لە ئەمپریال کۆلێژ توێژەرەوە و یارمەتیدەری خوێندکاری ماستەر و دکتۆرا بووە بۆ خوێندکارە کوردەکان و ئەوانی تریش بێجیاوازی توێژەرەوەی هەمان بوارەکەی خۆی بووە بۆ بەکارهێنانی لێزەر بۆ گەڕان بە دوای خانە شێرپەنجەکانی لە شیمرۆڤ با دکتۆرە خەدیجە بفەرمێتە سەر ستەیج زۆر سوپاس بۆ ئەو پرۆگرامە باشە زۆر سوپاس ئەمە زۆر سوپاس زۆر کەیفم هاتەوە دەنگی کاک سەباح ئەوە زۆر ئەوە کەیفم باوە هات زۆر باشتر لە هەموو تشتی نەشرم کردووە هەموو تشتی کردومە حتا هەنکە چونکە ئەوە وەکو to be recognized by your community. That's very important. Yes. Zor سپاس. نشکێ دکتۆرە بۆ کسەکانتان بۆ ێنم دوایی یەخوا بەخێر بێی سەرچاو پیرۆزی بێ یەخوا بەخێر بێی سەرچاو زۆر سپاس کاگاتاگەن زۆر سپاس مەمنون حەزێتان کێشە زۆرن ئەو مامۆستایانەی دڵشادن بە سەرکەوتنی خوێندکارەکانیان گەنجەکەی گەرمیان دکتۆر مەریوان نەجات عومەر مامۆستای پرۆفیسۆر هەندرێن سۆران بووە بەکالۆریەسی پزیشکی بەغدای بەدەستهێناوە ساڵ 1976 سینە لێکچەری واتە یاریدەدەری پرۆفیسۆر بووە لە کۆلێجی هەولێر لە ساڵ 1963 دەبێتە ئەندامی کۆلێجی پزیشکی شاهانەی بەریتانیا لە لەندەن دکتۆر مەریوان لە نێوان هاتوچوونی بۆ نیشتیمان و تاراوگا کۆمەڵێ کاری ناوازەی کردوون کە دەستکەوتن بۆ نەخۆشخانەکانی کوردستان دامەزرێنەری بەشی نەخۆشیەکانی سنگ لە نەخۆشخانەی هەولێر وەکو ڕەبوو پشکنینی قەسەبات توێژینەوەی لەسەر شێرپەنجەی سنگ و ڕەبوو کردو بۆ ئەو نەخۆشیانەی تووشی کرێکاری کارگەکانی لۆکە و جگەرە و هاشێوەکانی بوون بۆ ماوەی 12 ساڵ وانەبێژی زانکۆی پزیشکی هەولێر بووە بەشداری کۆنگرەی میزۆپۆتامیای پزیشکی لە سلێمانی کردووە هاوکارێکی گرنگی باشکردنی سیستەمی پزیشکی کوردستان بووە دکتۆر مەریوان هەمیشە هەوڵی داوە جیاوازتر دەربکەوێت لەگەڵ شەید محەممەد باجەلان و هاوڕێیانی گروپی هیومن ڕایتیان دامەزران لە 1990دا سەرنووسەری کوردستان مێدیکەڵ جۆرناڵە لە ساڵ 1994 پێم وابێوەکو جەنابیان فەرمووی تاکە ژمارە بۆ دەرچۆ بەهۆی شەڕی بەداخەوە شەڕی نێوان کوردایەتیەوە وەستا بەردەوامی نەبووە جەنەڕاڵ مێدیکەڵ کانسلیان دامەزراندووە لەگەڵ دکتۆر کەمال شاکر کە ئەو کات وەزیری تەندروستی بووە ساڵ 1992 بۆ 93
ئەندامی بۆردی پزیشکی کوردستانە یارمەتیدەرێکی زۆری خوێندکارە کوردەکانی ماستەر و دکتۆرایە. با دکتۆر مەریوان نەجات عومەر فەرمێتە لای ئێمە خەڵاتەکەی وەرگرێ. بەخێر بێی سەرچاو. ثەناء خاتون، ثەناء الئالوسی بەڕێوبەری ڕێکخرا و ئەکادیمیای فنون جەمیلەی عێراق لێرە با بفەرمێ وەلەو وردە وردە کوردێزانی لەبەرەوەی نیوی کوردە و نیوی عەرەبە لەبەرەوە با بە پێشوازیەکی گەرم پێشوازی بکەین بۆ سەر ستەیج. فەرموو. ناسراوە بە خاتوونەت لەندەن. با ڕسمێ بگرن خەلی نسەوەر. Thank you very much. That was a great honor for me. I regret that I do not speak any Kurdish, maybe a couple of words, that's all. I'm proud to say that I'm from a Kurdish background as well. I'm very proud and happy to see all these people gathering here from my country and from Kurdistan. Thank you very much, Kurda. Thanks for coming. Thank you very much. ولا فرمي. سناء خاتون. طبعا زور سپاس دەکەم بەڕاستی بۆ ئەم ڕێزلێنانە بەڵام یەک قسەمەوێ بزانم ینی وەکو پزیشکێک کە من لە ساڵی 76ەوە یانیەوە 48 ساڵە پزیشکم خۆشترین شت بۆ من بە نیسبەت منە وەکو پزیشکێک کە نەخۆشێک سوپاسم کە هەتاکو 3 ڕۆژ بێژ دیسان نەخۆشێک دڵی زۆر خەریک و دڵی بوەستێ برد یەکسەر بردمە ژووری نعاش. دووەمین شت کە زۆر دڵم پێ خۆشە کە تەلەبەکەم لە خۆم باشتر بێ وەکو دکتۆر هەندرێن و زۆر دکتۆری کەش مەسەن دکتۆر عارف گۆران ڕەنگە زۆر بیناسن مامۆستای بووم سێم شتیش کە فەخری پێواکەم ئەو مەجلەیە بوو کە داماندا ئیلحاحم کرد ئەبێ ناوی کوردستان مێدیکەل جۆرنەڵ بێ وەکو بریتیش مێدیکەل جۆرنەڵ بەداخەوە ساڵی 94 دەرمانێناو ئیتر هاتین بەرەو هەندەران. تر زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەرەسان دکتۆریان. پیرۆزە دووبارە. پیرۆزە. شكرا حبيبتي. راح نحتاج هنا. دکتۆرە جوان تاڵەبانی بەکەلۆریۆسی بەغدا و دبلۆم و دکتۆرا لە پاریسی بەدەستهێناوە. 2 دکتۆرا و دبلۆم و ماستەر لە بەریتانیا لە پسپۆری خودەج ئەو منداڵانەی پێشوەختە لەدایک دەبن. سەرۆک و پسپۆری بەشی خودەجە هەمیشە وەک هەنگ بە دوای زانیاری و توێژینەوە نوێ زانستیەکانەوە وانەبێژ و سەرۆک و پسپۆری بوارەکەی خۆیەتی. گرنگترین توێژینەوەی لەسەر ئەو منداڵانەی بەرکەوتەی کیمیایی بوون کردووە و سەرکەوتنی بەدەستێناوە پشتیوانی گەورەی لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانەوە بۆ مافی مرۆڤ پێبەخشراوە. هەروەها بانگهێش کراوە لە لاهای و سوید بۆشیکردنەوەی توێژینەوەکەی و بڕیارە هەمان توێژینەوە بانگهێش بکەنە سلێمانی و سەرقاڵی خۆ ئامادەکردن بوو. هەر بۆیە بەداخەوە نەیتوانی لەم ئێوارەیە ئامادە بێ لەبەرەوەی خۆی ئاماداکە بۆ ئەو کۆنگرە گەورەیە. ئەم کەنیشکە گەرمیانیە وەک وەفایەک بۆ گەرمیانی و بۆ کەرکووکیەکان لە ساڵی 1970 ڕێکخراوێکی خێرخوازی دامەزراندووە بە ناوی کەرکووک ترەستی دامەزراند هاوکاری ماڵە هەژارەکانی دەکرد تراکتۆرێکی بۆ جوتیارەکان دابین کرد و کارگەی خەیاتی بۆ ژنە گەرمیانەکان و زۆر کاری تریش لەگەڵ یونیسێف کاری کردووە لە سەردەمی داعشە ڕەشپۆشەکان بە خۆبەخشی لە سەرەتای نەوەتەکانەوە ساڵانە بانگهێش دەکرێت بۆ وتنەوەی وانە لە زانکۆی پزیشکی هەولێر و سلێمانی. با خات و تابان بفەرمێ خەڵاتەکەی دکتۆرە جوان تاڵەبانی وەرگرێ. فەرموو. خير سرچا زۆر سپاس پیرۆزیش. شکرا سەناء. گەر قەندیل و ئاگری و شیرین یەکسان کەی لەگەڵ ڕووی زەمین ناتوانی واکەی کورد نەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین. بەڕێز دکتۆر فەرهاد عومەر حەوێز
هەموو یەکێک لە ئێمە باجی کوردبوونی خۆی داوە لە کۆتا ساڵی زانکۆی پزیشکیدا لە مووسڵ دەکەوێتە بەر هەڕەشەی حیزبی بەحس و دەبێتە پێشمەرگەی شۆڕشی ئەیلول لە تەک کوورپەروەریەکەیدا ژیانی پێشمەرگە بریندارەکان و دێنشینەکانی ڕزگار کردووە بۆتە پزیشکی شاخ لە ساڵی 1975 گەڕاوەتەوە کۆلیژی پزیشکی و پلەی یەکەمی بەدەستێناوە بڕوانامەی MRCP بە تاقیکردنەوە بەدەستێناوە لە بەریتانیا ئایلند هەڵگری بڕوانامەی دکتۆرایە لە گلاسگۆ زیاتر لە 70 راپۆرتی پزیشکی نووسیوە و خاوەنی 4 پەرتوک و 2 پەرتوکیان لە ئامازۆن دەفرۆشرێت ئێستاش با بەڕێز دکتۆر فەرهاد عومەر حەوێز بفەرمێت بۆ سەر ستەیج داوا لا بەڕێز خات و نەجار مەسەر دەکەین بفەرمێت بۆ سەر ستەیج بۆ پێشکەشکردنی خەڵاتەکە Shall I say something? Yeah, of course. طبعا من كردي وعربي وتركي وفارسي هموي دزانم but I'm going to say a few words in English so that our children and those who don't speak Kurdish understand it very well. In 1968, I went to the medical school in Mosul and I was dressing in Kurdish. I never wore trousers. We didn't need to. And when I went to we were applying personally to the college. And I went there, and they didn't take the application from me because I was dressing Kurdish. But I had to go back and borrow a trouser from a friend of mine in Mosul. And then I go and give my application. I'm very glad that nobody should suffer from this now. This is our strength. They can know this to us. Getting MRCP, PhD, publication book, this is a normal process for above average people in this country who have got chances. But getting liberated mentally, psychologically, socially, and human rights, it's the most important thing. I can assure you they can never do this to a Kurdish person to go to Mosul now. Mosul now, the deputy governor is Kurdish. The land is ruled by, the periphery is ruled by Kurdish. Now this is our success. This is our success. And of course, our Kurdish people, the doctors, the academics, they had contributed to this. But and this award and the rest, I'll actually present it to my comrades in the past who lost their lives, like Bakhtiar, Shahid Bakhtiar, Dr. Bakhtiar, and a few others. I don't want to take it long on you, and thank you very much for inviting me. بارسمي بقرين دكتور فرم بارسمي بقرين فوتو يكي بروبا فوتو بقرين سباس دکتۆری بەڕێز دکتۆر شێرزاد باڵەتەی دکتۆر شێرزاد باڵەتەیی لە دایکبووی شاری دهۆکە بەکالۆرێس و دبلۆمی پزیشکی بەغداد پلەی باڵا لە نەخۆشیەکانی هەناو لە گلاسگۆ و هاوڵی کۆلیجی شاهانەی پزیشکانی ئیدنبرایە لە ساڵی 1995 تەراوگەنشینە لە سکۆتلەندا ژیان دەکات سەرۆکی کۆمەڵەی پزیشکانی کوردستان بووە لە سلێمانی لە ساڵی 2007 بۆ 2014 لەگەڵ دکتۆر محەممەد زیا ژمارەیەکی زۆری پزیشکیان لە کوردستانەوە هێنا بۆ ئێرە و سەرپەرشتی ماستەر و دکتۆراکانیان کردووە هەندێکیان گەڕانەوە کوردستان و لەوێ خزمەت دەکەن و هەندێکی تریان لێرە بەردەوامیان با کارەکەیان داوە لە بواری پزیشکیدا با بەڕێز دکتۆر شێرزاد باڵەتەیی بفەرمێ بۆ سەر ستەیج
بەخێر دکتۆر. بەخێر دکتۆر. ئێستاش بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد ناسراوە بە دکتۆر هەڤاڵ کە ئەویش ناوی نهێنی شاخە لە گوندی خەتێ پزیشک بووە. دکتۆر هەڤاڵ جەنگی دژی دوژمنانی کورد کردووە و هاوکات برینپێکی هاوکاری بریندارە نەخۆشەکانی کردووە. لە ساڵی 1970 کاتی کیمیابارانەکە کە هەموو گوندەکان چۆڵیان کردبوو بە پێ لە قەندیرەوە بەرەو ئێران چوون بۆ ماوەی هەر ساڵ جێگیر بوون و پاشان لە ساڵی 1996 وەک پزیشک دەست بەکار بووە لە نەخۆشخانەی لەندەن و لە ساڵی 2000 بووە بە GP و تاوەکو ئێستش لەو کارە بەردەوامە. گەنجەکەی شاری قەڵاو منارە هەڵگری بروانامەی بەکالۆرێسی بەغدایە. با بەڕێز دکتۆر هەڤاڵ بفەرمێت. بەخێر بێ دکتۆرگیان پیرۆزە پیرۆز بێ. زۆر سپاسان دەکەم بەڕاستی ئەو ڕۆژی خۆش بوو زۆر لەگەڵ برادرە کۆنەکان و دکتۆرە گەنجەکان پێکشاد بووینەوە بە تایبەتی مامۆستاکانم مامۆستا دکتۆر مەریوان و دکتۆر فەرهاد ئیمڕۆ بێک گەیشتی ئینشاڵڵا دوایە قسەیان لەگەڵ دەکەم لەگەڵ و زۆر سپاسی ئەمەلخان دەکەین کە ئەو دەرفەتەی ڕەخس کە یەکتر ببینین و دەشمێ پێتان بڵێم من زیاتر کە دکتۆر مەشهورم زیاتر وەکو پاسکیل سوار مەشهورم لە ساڵی 2019 بە پاسچیل لە لەندەنەوە ڕۆشتمەوە بۆ هەولێر و ئێستا کە پاسچیلەکەم لە موزەخانەی هەولێر لەوێ پارێزراوە. با ڕسمێ بگرن دکتۆر. زۆر سپاس دکتۆریان. بەخێر بن سەرچاو. دکتۆر دڵزار قادر یاسین سەرەتایی و ناوەندی لە کۆیە تەواو کردووە بە یەکەم دەرچووە لە کۆیە لەسەر ئاستی هەولێر و عێراق هەڵگری بڕوانامەی بەکالۆرۆس پزیشکی و دیبلۆمی مناڵان لە بەغداد دیبلۆم لە نەخۆشی پێست و MRCP مناڵان و GP لە بەریتانیا بۆ ماوەی هەر ساڵ وانەبێژی توێری و پراکتیکی کردووە لە زانکۆی پزیشکی هەولێر زۆر کاری خۆبەخشی و هاوکاری کوردە تەراوگەنشینەکانی کردو و زۆر کاری دیکەش. با بەڕێز دکتۆرە دڵسار دکتۆر دڵزار بفەرمێتە سەر ستەیج. دکتۆر دڵسار بفەرمێت. ببوورە. ماشەڵڵا ناوەکە و ئەوەنە ناسک و جوانە ببوورە ئەوە هاوکارەکەم ئەوە لێبوردنەکەین دکتۆری گەورە. تر لێمان قبولکە. وەختی خۆشی لە سلێمانێ ویان زانی بوو کچم بە کچیاندان. دەکەوە بێ خەتە ئێنای. باشە ببوورە ئێمەکە بێ فەرموو. فەرموو دکتۆریان فەرموو. من یەکشت فەخری زۆر پێوە دەکەم لە ساڵی 1970 تا 1994 تەنیا دکتۆر بووم لە جامیعەی سەلاحەدین بڵێنە وەختە کولیەی تۆب دکتۆر مەریوانەوە لێرەیە و دکتۆر فەرهادیش لێرەیە بە تەنیا قسمی ئەتفاڵم بەڕێکرد ئێستادا 15 دکتۆر ئەو قسمە بەڕێیەکەن عملی و نەزەریم دەگوتەوە. زۆر سپاس. دکتۆر بارزان ئەکرەم عەیزەت هەڵگری بڕوانامەی بەکالۆرۆسی پزیشکی بەغداد لە کوردستان لەگەڵ هێزی پێشمەرگە پزیشکی شاخ بووە لە ساڵی 1990 لەگەڵ خانەوادەکەیدا جێنشینی غەریبی بوون لە ساڵی 1993 لە NHS بەریتانیا دەست بەکار بووە بڕوانامەی MRCP و ساڵی 2000 MRPCG وەرگرتووە و لە ساڵی 1998ەوە وەک GP لە ڕۆژهەڵاتی لەندەن کار دەکات. با بەڕێز دکتۆر بارزان ئەکرەم عەیزەت بفەرمێ بۆ سەر ستەیج.
زۆر سپاس دەکەم خانم گیان یاخوا بەخێر بێن سەرچاو زۆر سپاس دەکەم زۆر مەمنون سپاس پیرۆزە دکتۆریان زۆر سپاس بۆ خاتون نەجات مەسحەر ئەزێتمان دای زۆر مەمنون کوڕی شارە حیاتەکەیە لە خێزانێکی ڕۆشنبیر و کورتپەروەر هاتوۆتە دنیاوە هەڵگری بڕوانامەی دکتۆرایە لە نەخۆشیەکانی سنگ دکتۆرا لە پزیشکی هەناوی گشتی ستۆکهۆڵم و ئەزمون و کاری پزیشکی لە نەرویج و فینلەندا و بەریتانیا پسپۆری وەرگرتووە GP لە لەندەن و ماستەر لە دراگ ئەدیکشن واتە ئیدمان یاخود ئالوودەبوون لە 2004 بە بەردەوامی لێرە کارەکات لە سەردەمی پەتانەگریسەکەی کۆرۆنا هاوکارێکی زۆری مرۆڤایەتی بەگشتی و کورد بە تایبەتی بووە سەرۆکایەتی سنتەری کۆڤید بۆ ماوەی 6 مانگ و یەکەمین پزیشکی کورد بووە دەرزی کۆڤیدی کردووە لە بەریتانیا وەک خۆی دەڵێ شەشەمین کەسیش بۆ لە بەریتانیا دەرزی کۆڤیدی وەرگرتووە لە ساڵی 1970 بۆ 1990 لە کۆچوڕەوەکەی کوردستاندا کە ڕوویدا لە ئەوروپاوە گەڕاوەتەوە بۆ ماوەی 3 مانگ لە سەقز بۆ هاوکاری کوردەکان بە هەماهەنگی لەگەڵ خاچی سووری سویدی لە یەکێک لە پەرتوکەکانی ئەم ڕووداوانەی تیا تۆمار کردووە بە یەک چەپڵەی قایم هەموو پێشوازی با لە دکتۆر بەرزان بێکەس بکەین با فەرمێ زۆرن لەو خانمە جوانانەی یاخود ئەو کچانەی شاری سلێمانی ئەڵێن بە تایبەتی کە تاکو ئێستا شانازین بۆمان منیش پێم خۆشم ئێوارەیە لە بەرەوەی دایکم لێرە و یەکێکە لە نەخۆشەکانی سنگ حەز دەکەم هەمیشە زۆر تەمان هەپیترین کەسە با بڵێن دڵخۆشترین کەسە دایکم ئەم ئێوارەیە لەبەرەی چواردەوری هەمووی دکتۆرە یاخوا بەخێر بێن بۆیە دایکشم بانگێش کردووە دایەکیان فەرموو ڕووناکی وەستا شەفیقی فیتەر پێم خۆشە ئەویش خەڵاتەکە بداتە دکتۆر بەرزان دایەکیان نشکێنی دایان ڕێبکە بەو دیوە ڕێبکە بەو دیوە زۆر پیرۆزە دکتۆریان زۆر پیرۆزە کچە خۆشناوەکەی دەشتی هەولێر خوێندنی سەرەتایی لە شارەکانی بەغدا و سلێمانی تەواو کردووە قۆناغی ناوەندی دواناوەندی لە شاری کەرەج لە ئێران تەواو کردووە پاشان کۆلێجی پزیشکی لە زانکۆی تاران دواتر غوربەت هەڵدەبژێرێ و ژیان لە بەریتانیا دەکات لە ساڵی 1992 دەست بەکار بووە وەک پزیشکێک لەو لە 2000 بڕوانامەی پسپۆڕی بەدەست دێنێ لە بواری نەخۆشی بە ساڵاچوان پاشان دەبێتە کۆنسڵتەنت و وەکو پزیشکی ڕاوێژگار لە نەخۆشخانەی ڕۆیاڵ ساوی کاونتی هۆسپیتال لە 2005 دەبێتە سەرۆکی فیدراسیۆنی پزیشکی و زانستی کوردستان لە بەریتانیا دکتۆر هێرۆ هەر بەوە نەوەستاوە بەڵکو هەمیشە چالاک و هاوکاری کوردە تاراوگەنشینەکان بووە یارمەتی و ئامۆژگاری پزیشکانی گەنجی کوردی کردووە کە ڕێیان کەوتۆتە غوربەت لە بواری NHS کاریان کردووە و ڕێوجێی نیشانداون ڕێنمایی هاوکاری دەبەخشێتە زانکۆکانی پزیشکی هەولێر و سلێمانی و دهۆک هاوکارە لەگەڵ ئەنجومەنی باڵای کوردستان بۆ پسپۆڕیە پزیشکیەکان هەمیشە هەوڵ بۆ خزمەتکردنی کۆمەڵگەی کوردی دەدات لە بەریتانیا و هاوکاریکردن لەگەڵ ڕێکخراوە کوردەکاندا با دکتۆرە هێرۆ خۆشناو بفەرمێتە سەر ستێج خەڵاتەکەی وەرگرێت پیرۆزە قوربانی پیرۆز بێ
تکای ئاگادار بن دکتۆرە بەڕێزەکان دوایی ئەو خەڵاتانە هەمووی بۆکسمان بۆ ئۆردەر کردووە خەڵاتەکان بۆکسەکانیتان ئەدەمێ با خەڵاتەکان پارێزراو بێ. زۆر سپاس دایکەگیان، زۆر سپاس بۆ خاتوو ڕووناک دایکم کچی وەستا شەفیقی فیتر. هەر ناوەکانیان بخوێنەرەوە لە بەرەوەی نەهات. دکتۆرە کەژاڵ ئەحمەد قەرەداخی بەداخەوە نەیتوانیوە ئامادە بێت، هەروەها دکتۆر عەلی قەرەداخی ئەویش نەیتوانیوە ئامادە بێت، دکتۆر ڕێواز فەتاح بەداخەوە نەیتوانیوە ئامادە بێت، بۆیە لێرە با یەک تێبینی بدەین بەداخەوە دکتۆرە کەژاڵ هەتا ئەم دوای نیوە ڕۆژوە بەنیاز بوو بێن، بەڵام بەداخەوە هەواڵێکی ناخۆشیان بیست کەسێک لە کەسە نزیکەکانی ناساغ بۆیە نەیتوانی بەشدار بێ. دکتۆر عەلی هاوسەریشی بە هەمان شێوە هەر بێگومان ناتوانێ بەشدار بێ، بەڵام بەداخەوە ئەوانیش یەکێکن لەو دکتۆرە بەڕێزانەی پاڵێوراون بۆ خەڵات، بەڵام بەداخەوە لەگەڵمانانین. بەڕێز دکتۆر عەلی قادر ساڵح بە کالێرێسی پزیشکی زانکۆی مسڵە و لە کۆڵانەکانی شۆڕا و تەپەی مەلا عەبدوڵڵا لە کەرکووک گەورە بووە، خوێندنی عەرەبی جەراحەی تەواو کردو و ماستەر لە شێرپەنجەی مەمک، برێس کانسە سێرجن، ماوەی 22 ساڵە پسپۆرە لەم بوارەدا، ئەندامی شاهانەی پزیشکی بریتانیایە، لاپکۆسکۆپیک سێرجری و چارەسەری شێرپەنجەی مەمک دەکات، کۆمەک و هاوکاری زۆری تەراگەنشینانی کردووە و سەرپەرشتیاری خوێندکارانی ماستەر و دکتۆرا بووە. لە مانگی دەی ساڵی 2022 بەشداری کۆنگرەی پزیشکی کوردستانی کردووە بەڕێزیان و دکتۆر کەژاڵی هاوسەری بۆ نەخۆشیەکانی شێرپەنجەی مەمک و ڕەحم و هێلکەدان. با بەڕێزیان بفەرمێت. دکتۆرە کەژاڵ ئەحمەد قەرەداخی بە کالێرەسی پزیشکی زانکۆی مووسڵ دوای 5 ساڵ خوێندنی باڵای تەواو کرد و بۆردی عەرەبی لە بەغداد بەدەستهێنا، دیبلۆمی لە نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون پسپۆر لە ژێرپەنجەی ڕەحم و هێلکەدانی ژنان، کاری پزیشکی و لە هەمان کاتدا وانەبێژی زانکۆی سەلاحەدین بووە لە هەولێر، ئەندامی شاهانەی پزیشکی بەریتانیایە، سەرپەرشتیاری کۆمەڵێک لە خوێندکاری ماستەر و دکتۆرای کردووە. دکتۆر کەژاڵ و هاوسەری بەڕێزیان دکتۆر عەلی کۆمەک و هاوکاری نەخۆش و خێزانەکەم دەرامەتەکانیان کردووە و پشتیوانی پزیشکنیەکانیان کردووە لە سەرەتای هاتنە ناو بوارەکەوە کە کەمەزبوون بوون. با بەڕێزیان بفەرمێت. با خاتو هێرۆ سعید بێتە سەر ستەیج خەڵاتی دکتۆر کەژاڵ و دکتۆر عەلی قادر ساڵحیش وەربگرێت. دکتۆرە ڕێواز فەتاح لە دایکبووی شارە حەیاتەکەیە، هەڵگری بڕوانامەی بەکەلەروێسی دیگری هەیە لە ڤێتەرنەری مێدیسندا لە زانکۆی بەغدا. بۆ ماوەی 6 ساڵێک بەڕێوەبەری ئیمەرجنسی کلینیک بووە لە بەڕێوەبەرایەتی نەخۆشخانەی ڤێتەرنەری سلێمانی. ساڵی 1993 هاتۆتە لەندەن و تەعادولی شەهادەی کردووە و ساڵی 1996 ماستەر دیگری کردووە لە مێدیکەڵ مایکرۆبایۆلۆجیدا. هەر لەو کاتەوە دەست بەکار بووە لە نەخۆشخانەی UCL واتە هۆسپیتال ئەز ئە ڕیسەرچ ساینتیست بووە. دوای ئەوە و کوینز مێری یونیڤەرسیتی لە خەستەخانەی بارتس لە بەشی توێژینەوەی نەخۆشی شێرپەنجە کاری کردووە. لەگەڵ تیمێکی پزیشکیدا بەشدار بووە لە چەند ئەپلیکیشنێکە بۆ دۆزینەوەی چارەسەری نەخۆشی شێرپەنجەی خوێن لۆکیمیا. ساڵی 2015 بە هاوکاری دکتۆرە دڵسۆز جەلال ئەمین هەستان بە ڕێخستنی ئاهەنگێکی خێرخوازی لە لەندەن بۆ کۆکردنەوەی یارمەتی بۆ نەخۆشخانەی هیوا. توانیان نزیکەی زیاد لە $15,000 بگەێنە دەست نەخۆشخانەی هیوا کە لەو کاتەدا بەهۆی هێرشی داعشەوە کوردستان لە ژێر کاریگەریەکی زۆر کەمی پارەدا بوون.
دکتۆرە ڕێواز من خۆم پەیمانم پێداوە لەبەرەوەی دوێنێ نەشتەرگەری چاوی بۆ کراوە پەیمانم پێداوە خۆم چم سەردانی بکەم خەڵاتەکەی بۆ بەرم بۆیە ببورن نایدەم بە هیچ کەسێ من پەیمانم پێداوە من و هەوار زەریفی بچین سەردانی بکەین. ماشەڵڵا سلێمانەکان زیاتر یێ ناسینجا بە ناو و ناوبانگ یەکترسینەوە بۆیە من پێویستە ناوەکان بڵێم. دکتۆر کاروان عومەر نەغەدە کە کوڕی حاجی عومەر نەغەدەی ئەلبیسەکەی سلێمانیە. پاش ئەوەی لە زانکۆی مووسڵ فەسڵ کرا لەبەر نەچوونی بۆ جێیشی شعبی ناچار کوردستانی بەجێهێشت لە ساڵی 1970ەوە تاراوگەنشینە لە بەریتانیا وەک دەرمانساز کار دەکات. زیاتر لە 28 ساڵ ئیشی دەرمانسازی دەکات و خۆبەخش و دەستکراوە بووە. کاری وەرگێڕان و ئامۆژگاریە پزیشکیەکان و پێدانی دەرمان بۆ کوردەکانی تاراوگە کردو و یارمەتی فەند ڕێزینی بۆ کوردستان لە ساڵی 1990ەوە بۆ 1970 کردووە. لە هەمان کاتدا لەگەڵ هەندێک کوردی دڵسۆز وەک دکتۆر شارا و چەند دکتۆرێکی تر کۆمەکی مادیان کۆ کردەوە و کۆمپیوتەرێکیان دابین کرد بۆ زانکۆی سلێمانیان ناردەوە. زۆر سپاسانەکەین سپاس بۆ هاتنتان دکتۆریان چاوە خۆش بە پیرۆزی بێت. دەتان باش پێشەکی ئەمەوێ بەخێرهاتنی مولایە بکەم. بەڕاستی زۆر ئەم ئێوارەیە زۆر دڵخۆشم کە هەندێ ئازیز لێرەن کە لەو پێش لە کاتی ڕەوەکەیە کە لە کوردستان دروست بوو من و چەند برادێک و چەند دکتۆرێک لێرە لە بەریتانیا هەستین بە کۆمەک و یارمەتی بۆ کوردستان. یەکێ بەبیرمێ ئەوسا دکتۆر کەمال قەیتولی لە سکۆتلەندا لەگەڵ ئەوە لە چەنەها جامیعەکانی وەکو گلاسگۆ و ستراتکلاید و لەگەڵ ئەدنبرە لەوێ کۆمەکمان کۆکردەوە بۆ کوردستان. بەبیرمێ لەیەکێ لە یادەکانە داوایان کرد کە فیرقەیەکی کوردی بەشداری بکات لە بۆنەکانە بۆ کۆمەک کۆکردنەوە. ئەو وەختە لەگەڵ برای بەڕێزم کاک ڕزگار و خوافریکا کاک فوادی کەمانچەژەنگ لەگەڵ مامۆستا بارام لە سکۆتلەندا هەندێک گۆرانیمان پێشکەش کرد کە زۆر بەگەرمی پێشوازیان لێکردین و زۆر شانازی یەکەم کە کۆمەکمان کۆکردەوە بۆ یەکەم وەجبەی کۆمپیوتەر بۆ جامیعەی سلێمانی. بەڕاستی ئەویش بەهۆی فکرەی دکتۆر شارا بوو کە لێرە ئەو لەگەڵ چەند هەندێک برادەر پارەمان کۆکردەوە کە ئەوسا بە قاچاغ بۆ کوردستان بۆ جامیعەی سلێمانیمان بردەوە. من زۆر سپاستانەکەم. ئاخرشت ئەڵێم بۆ ئەمەلخان و هاوکارانی دەستان خۆش بێ ئێوە بەردەوام بوونتان بەهێزیتانە. زۆر سپاس. زۆر سپاس. پیرۆز نەبی بە دوای بۆکسەکە هیون نییە. لە نیوەشەوی هەر ڕۆژێ خۆی دەخزێنێتە یادمەوە وەک گۆچانی دەستی موسا دەریای مەحرەمی خەیاڵم لێ ئەکات بە دوو بەشەوە. دکتۆر شارە جەلال ئەمین بەگ دکتۆرا لە فیزیای تیۆری و ماستەر لە ماتماتیک وارگ یونیڤەرسیتی لە ساڵی 1995 بە هاوکاری چەند پزیشکێک کۆمپیوتەرێکیان بۆ زانکۆی سلێمانی دابین کرد. زیاتر لە 100 پەرتووکی زانستی پزیشکی بەخشیوەتە زانکۆی سلێمانی. هاوکاری مادی و معنەوی زانکۆی سلێمانیە. زیاد لە 250 LP واتە قەوان لە مۆسیقای کلاسیکی بەخشیوە بە کتێبخانەی گشتی سلێمانی. هاوکاری خوێندکارە کوردەکانی ماستەر و دکتۆرا بووە. دکتۆر شارا لەسەر یەکێک لە توێژینەوە زانستیەکانی خەڵاتی کوالیتی ئەوڕۆت کە بەنرستین خەڵاتی مەڵبەندی لێکۆڵینەوەی زانستی بریتیش تلیکۆمی پێبەخشراوە لە ساڵی 1995. دکتۆر شارا وەک دەڵێت بۆ یەکێک لە توێژینەوەکانم و یەکێک لە شانازیەکانی ترم خەڵاتێکی نایەبی پێبەخشرا کە بووە سەردێڕی گشت میدیاکانی بەریتانیا بە بیسرا و بینراوە. بەخێر بێ دکتۆر. بەخێر بێ.
ئەمە داخم نەکەوێت زۆر سپاسانەکەم بۆ ئەم خەڵاتە بەڕاستی زێتان زۆر کێشاوە هیوادارم هەر لە ئیشکردن و سەرکەوتووا بن ئەمە جێی شانازیە کە خەڵکی وەکو ئێوەمان هەیە و ڕێز لە ئەم خەڵکە ئەگرێکە لێرە هەموو ئیشەکەن بەڕاستی زۆر سپاسانەکەم ئەمەل خان ئەوانەی کە لەگەڵ نیشتا هاوکارن هەر حەزم کرد تۆزێ باسی ئەو کۆمپیوتەرە بکەم کە چەند کۆمپیوتەرێکە زمانی نردمانەوە بۆ کوردستان ئەو کاتە چەند ئایدیەکە خۆی فکری من و کاک خەبا برادرێک ناوی خەباتە بەس زۆر کەسیش لەوە یارمەتیتەر بوو بۆ پارە ناوی لەستەکەم هەیە و بۆ چەند کەسێکم نردووە ئیتر یەکشتی کەش وازانم ئەم نازانم لەو ئانا بیری چویانە لە 1970 کە قەسفی هەڵەبجە بوو زۆر کاغزمان نووسی بۆ ممبەر ئۆف پارلەمان لەگەڵ یوروپیان پارلەمان خۆم چوون بۆ هاوس ئۆف کۆمن بەڕاستی بۆ ئەوەی ئەو قەزیەی هەڵەبجە و چیمابارانە بروژێنین بەڕاستی ئەوە بۆ هۆی چەند ئیشێکەوە خەڵک لەوێنی وەکو بڵێن سێجەفری ها و ئەمانەی کە ئەو زمانە گەورە بوون زیاتر کۆبنەوە لەسەر مەسەلەی هەڵەبجە و کورد ناساندنی ئەو کارە ساتەزلە بە کورد زۆر سپاسانەکەم دێ پیرۆزە بکرێتیش ئەخە بێسەرچن پزیشکە و ڕۆشنبیرە و ئەهلی هونەرە و ئەدەب دۆستە دەرچووی زانکۆی پزیشکی بەغدایە ماستەر لە نەشتەرگەری گورچیلە و میزەڵداندا لە UCL بەدەستهێناوە پزیشکی ڕاوێژکار لە نەشتەرگەری گورچیلە و پرۆستات و میزەڵدانە ئەندامی کۆلێجی شاهانەی نەشتەرگەری ئینگلترایە هەڵگری بڕوانامەی بۆردی ئەوروپی لە نەشتەرگەری FEBU زیاد لە 40 توێژینەوەی زانستی لە پسپۆڕیەکەیدا بڵاو کردوتەوە خەڵاتی بەرزی لە پسپۆڕەکەیدا پێبەخشراوە سەرپەرشتی کۆمەڵی خوێنکاری ماستەر و دکتۆرای کردووە تاکو ئێستا هەموو بە یەک چەپڵەی قایم با پێشوازی لە دکتۆر هەمە ئاتار بکەین با بێتە سەر ستەیج فەرمە دکتۆرگیان بەخێر بێ دکتۆریان پیرۆز ڕسمێ بگرە پێشە مشتێ پرۆڤە خەڵاتمان ناونەتێ فەرمە سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەک حەزم کرد بە خێراتنی هەموو میوانە ئازیزانە بکەم و سپاسێکی بێپایان بۆ ئەم بەرنامە جوانە بەرنامەی مروارەکانی غوربەت بۆ خاتو ئەمەل سعید کوردە و هاوکارانی و هەموو ئەم تیمە کە بەڕاستی ماندووبوونێکی زۆریان نواندووە ئەم ئێوارێ ئێمە بەشێکی زۆر بچووکە بینین لەم کارە بەشە گەورەکە ئامادەکردنە بۆ ئەم ئیڤێنتە بە پەیوەندیکردن و بە دواچوونەوە بە تایبەتی پزیشکان هەموو کاتێ سەرقاڵن سەرقاڵیش نەبن هەڵن سەرقاڵین زۆر زۆر عەزەتان کێشا و سپاستانەکەین و پێزانی تایبەتمان بۆ ئێوە زۆر سپاس طبعا یەک سەرزنشتی دکتۆرەکانم کرد طبعا هەتا ئێستا ئەیان و دەمەزانی تەبیعەتی کشمیشی چییە بەڵام لەم ئێوارێت لەمە دوا کێویستی ماناکەی بزانێ لە من پرسێ لەبەرەوەی ئەوە نەم پەیوەندی لەگەڵ دکتۆرەکانان کرد سەرەتا وتیان تەبیعەتیان کشمیشیە نەمەزانی چییە بەس ئێستا زانم چییە لەشتان ساغ بێ سەرکەوتوو بن دکتۆرە جوان محەممەد نەژمەدین نەقشبەندی بەکالیۆرس و ماستری پزیشکی دیدان لە بەغدا و ماستەر لە ئۆرتۆدۆنتیک و ماستەر لە مافی مرۆڤ زانکۆی ئوردن مامۆستای کۆلیژی پزیشکی و تەکنەلۆجیای تەندروستی بەشی دیدان و ئەندامی دامەزرێنەری دەستپێشخەری بەسیرەیە لە شانشینی ئوردن بۆ یارمەتیدانی منداڵانی نابینا لە ڕێگای یارمەتی خۆبەخشی مامۆستای خۆبەخشی زمانی عەرەبی و هاوکاری هەمیشەیی دکتۆر شاهینجافی هاوسەری با بەڕێزیان بفەرمێت با هونەرمەندی گەورەی کورد کاکاوە شێخ فەرمێتە سەر ستەیجەکە چەند خەڵاتێکمانەی پێشکەشی میوانەکانمانی بکە سپاسێکین یەک چەپڵە بۆ کاکاوە شێخ ببورن هەموو هیلاکین جارجار غەڵەتەکەین کاک بیلان ڕسمە کرد تەواو زۆر سپاس جا ئەگەر نەڕۆی خەڵاتەکەی هاوسەرەکەشت وەرگری دکتۆر شایەن هەر زۆر باشە
هەندێ مرۆڤان هەن غەدرەکانی ژیان ڕایان ناگرێت قامیژ ئاسا لە کاتی ڕەشەبادا دەچەمێنەوە بەڵام ناشکێن و بەرزەپێ دەوەستنەوە. دکتۆر شایانی ژێکێک لەو مرۆڤانی بە ئاسانی کۆڵنادات لە خەونەکانی لە دایکبووی تارانی شاری ئێرانە و بە کەلۆرێسی بەغدای تەواو کردووە. جگە لە کوردی کە زمانی دایکە و عەرەبی و فارسی و ئینگلیزی زانێکی چاکە، هەڵگری بە کەلۆرێسی بەشی مێژوە لە زانکۆی بەغدا و 2 ماستەری لە بواری مێژووی سەردەم بەدەستێناوە بە ناوی مێژووی تەندروستی کوردستان لە نێوان ساڵی 1993 بۆ 1945. دکتۆرا لە مێژووی پەیوەندی نێودەوڵەتیەکان بە ناوی پەیوەندی نێودەوڵەتی لە نێوان یەکێتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و تورکیا و کاریگەری لەسەر دۆخی کورد. بۆ جاری دووەم توانی بڕوانامەی ماستەر بەدەست بێنێ لە زانکۆی ئوردنی شاری ئەمان بە ناوی دۆخی کورد لە نێوان هەرێمی واسەخامگیر ئێران عێراق تورکیا و ڕێگاکانی گەیشتە بە ئاشتێکی هەمیشەیی خاوەنی ڕێکخراوێکی خێرخوازیە. یەک چەپڵەی قایم بۆ دکتۆر شایان جاف. دکتۆرە جوان نەقشبەندی هاوسەری لێرەیە خەڵاتەکەی پێشکەشەکەین بەداخەوە نەیتوانێ ئامادە بێ. دەبا یەک ڕسمی هەردووکی بۆی پرۆڤ بێەوە وی دکتۆر شایان پێمان داوی. پیرۆستان بێگیانەکەم. پسپۆر لە نەخۆشیەکانی میز و میزەڕۆ لە دایکبووی شاری قەڵاو منارێ و لە هەمان شار کۆلێجی پزیشکی زانکۆی سەلاحەدینی تاوا کردووە. هەمیشە غەریبەکان ئاستەنگیان دێتە ڕێگە بێگومان. دکتۆر سۆران بۆ ماوەی 9 ساڵ مافی نیشتێجێبوونی لە بەریتانیا پێ نەبەخشرا. سەرڕای ئەوەش و پاش ماندووبوونێکی زۆر توانی لە سەندیکای پزیشکانی بەریتانیا خۆی تۆمار بکە و بڕوانامەی دیبلۆم و ماستەر لە زانکۆی UCL بە سەرکەوتوی بەدەستبێنە. لە تەکاری پزیشکیەکەیدا وانەبێژی فێرخوازان کۆلێجی پزیشکەنەکان کە دێنە بوارەکەەوە کردووە. کۆمەڵێ توێژینەوەی زانستی بڵاو کردوتەوە لە ساڵی 2005 بۆ 2010 وەک چالاکوانێکی کورد دەستنیشان کراوە بە سەرۆکی بەشی ڕاگەیاندن لەلایەن کۆمسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق. لەگەڵ ژمارەیەکی دیار لە هاوڵ و هاوپیشەکانی بەشدار بووە لە گۆڕین و دانانی منهەجی نوێ بۆ زانکۆی پزیشکی هەولێر. لە کۆڤیدەکەدا هەردەم هەوڵی داوە نوێترین زانیاریەکان و ئەپدەیتەکانی توێژینەوە زانستیەکانی بەریتانیا بە دکتۆرە کار بەدەستەکانی کوردستان بگەێنێت. وەک مرۆڤێکی خوێرخواز دکتۆر سۆران هەردەم دەستی یارمەتی درێژ کردووە بۆ هاوپیشە و نەخۆش و دۆست و هاوڕێیانی چ بە ڕێنماییکردن چ بە چارەسەرکردن و هەروەها بە ئامادەبوونیان لە کاتی تنگانە. بە چەپڵەیەکی قایم پێشوازی لە دکتۆر سۆران ڕفعەتوتن چی بکەیت با فەرمێ. پیرۆزە دووبارە پیرۆزە زۆر سپاس کاکاوەگیان سپاس بۆ کاوە شێخی هونەرمەند. سەناء خاتون شرفينا مرة ثانية لو سمحتي. شكرا. وەگەڵێن ناپلیۆن بۆناپارت یەکەم کەسە ئەم دەقەی لە زار هاتبێتە دەرەوە کە دەڵێ وراء كل رجل عظيم امرأة عظيمة. ئەو کار و چالاکیانەی دکتۆر فریاد حەوێزی ئەنجامی دەدات بە هاوکاری خاتوو فریالی خێزانیەتی. هەرچەندە خاتوو فریال لە دایکبوو شارەکانی خواروی عێراقە بەڵام بێ جیاوازی کۆمەک و هاوکاری گەیاندووە نەک چاوپۆشی و هاوکاری کوردەکانی نەکردووە بەڵکو زیاتر هاوکاری مرۆیی و پزیشکی کردوون. بە یەک چەپڵەی قایم پێشوازی لە دکتۆر فریال بکەین. شرفتينا فضلي قربان سباس بخير بك. تريدين تحكي؟ أتوي قصبكي؟ What do you want me to say? Nothing. Nothing. Hopefully, as much as we can, we are going to be helping especially the poor people in Kurdistan and the refugees. Thank you very much. مبارك. خلينا نصور دكتورة فريال.
بەهۆی پیشەکەی دکتۆر حلمی قەزازی باوکیەوە لە ساڵ 1975 لە شاری نۆتینگهام لەدایک بووە. بێگومان دکتۆر سەرمەد قەزاز لە خێزانێکی پزیشکیە، هەم دایکی و هەم باوکی. لە ساڵی 2010 پسپۆڕی وەرگتووە لە شکاوی تایبەت بە بڕبڕەی پشت و مناڵان لە زانکۆی ئۆکسفۆرد. ماوەی 8 ساڵە پسپۆڕی نەشتەرگەری شکاوی ئێسکە دەرچووی بۆردی ئەوروپایە بە پلەی نایب و خەڵاتی لەسەر وەرگتووە. بە وتەی دکتۆر سەرمەد مانگانە زیاتر لە 250 نەخۆش دەبینێ و 50 بۆ 60 نەشتەرگەری گەورە و بچوو گەنجام دەدا. دکتۆر سەرمەد قەزاز بەم هەموو سەرقاڵیەوە زانکۆی پزیشکیەکانی نیشتیمان لە یاد نەکردووە. ساڵانە لە گەڕانەوەیدا بۆ کوردستان هەردەم هاوکاری زانکۆ پزیشکیەکان بووە بەوانەوتنەوە بێ یاخود ڕاهێنانە پزیشکیەکان. هاوکار و دەستگیرۆیی زۆرێک لە پزیشکەنوێکانی دێنە بوارەکەەوە کردو بێ جیاوازی لە کورد و میلەتی تریش. کەسێکی خێرخوازە و هەمیشە کۆمەک و هاوکاری خێزانەکەم دەرامەتەکانی داوە لە دیارترینیان بیرێکی ئیرتیوازی بۆ یەکێک لە لادەکانی کوردستان. بە یەک چەپڵەی قایم پێشوازی لە دکتۆر سەرمەد قەزازکەین بۆ سەرستێشکار. پیرۆزە دکتۆریا، پیرۆز بێ، پیرۆز لاقتەکە لێکەرەوە. هەلێرەوە حەزەکەم زۆر سپاسی ئەمەلخان بکەم بۆ ئەم کۆبوونەوەیە. بەڕاستی فۆرتێک و ئیشێکی زۆر زۆر خۆشە. هەر خۆمەزانم چەند جار ئیمێڵ و تێکسم بۆ ئەمەلخان کرد بۆ مشتەری دەمانە لەبەرەوە لێرەوە جایەکتر سپاسیەکەین بۆ ئەم دانیشتنە و ئەم کۆبوونەوەیە. زۆر سپاس. ڕسمەگر دکتۆریان ڕسمت باش، زۆر سپاس. باش زۆر سپاس. Thank you very much. Thank you سەناء خاتون. ئاڵاکەمان وەکو چاومان خۆشەویستە لای ئێمەی کورد. گشت شانازی پێوە دەکەین دەیپارێزین درش و ورد. دەی با هەمووان لە ژێر سایەی ئاڵای بەرزی کوردستانە سەربەرز بژین، سرود بڕێین لە نێو شار و لادیەکانە. ئاڵای شەنگی کوردستانم هێمای بوونی من و تۆیە، لە بەرزیدا شەکاوەیە چەند پیرۆز و بەشکۆیە. دکتۆر زانا زرار ئادەمی دەرچووی کۆلیجی پزیشکی زانکۆی سەلاحەدینە، ماستەر و دکتۆرای بۆردی ئینگلیزی لە نەخۆشخانەکانی هەناو و شەکرە لە بەریتانیا بەدەستێناوە. ئەندامی سندیکای پزیشکانی بەریتانیایە. ئەندامی کۆلیجی شاهانەی پزیشکی لەندەنە. پزیشکی ڕاوێژکار لە بەشی فریاکەوتنی هەناو لە نەخۆشخانەی کوین ئێلیزابێس لە بێرمیگام. دکتۆر زانا یەکێکە لەو دکتۆرانەی لە سەردەمی پەتای نەگریسی کۆرۆنادا زۆر بە دڵسۆزیەوە ڤیدۆی ڕێنمایی تەندروستی پزیشکی وەردەگێڕایە سەر زمانی کوردی و لە ڕێی سۆشیال میدیا و پەیجی مزگەوتی برایەتیەوە بڵاوی دەکردەوە. با بەڕێز دکتۆر زانا بفەرمێ بۆ سەر ستەیج. بەناوی خوای بەخشندە و میهرەبان بە خێراتنی زۆر گەرمی هەموو لایەکتان دەکەم. زۆر زۆر بەناوی ئێوە و بەناوی خۆشمەوە سپاس و پێزانین پێشکەش بە ئەمەلخان و ئەو هەموو خوشک و برا بەڕێزە دەکەین کە بەڕاستی ئەرک و ماندووبوونێکی زۆریان کێشا بۆ ئەم شەوە خۆشە و ئەم شەوە پیرۆزە. داوا دەکەین لە خوای گەورە کە ئەوەی کە کردمان لە زمانی کۆڕۆنا بە زیادەوە لێمان وەرگێ. زۆر سپاسی خوشک و برایانی مزگەوتی برایەتی دەکەم کە سوکارم دەکەم کە لێرن و سپاسی ئەوەی بەڕێزیش دەکەم. هیوادانی خوای گەورە موفقمان بکە بتوانین زیاتر خزمەتی کۆمیونیتی کوردی بکەین. ئەو فیدباکانەی کە بەدەستمان گەیشت سپاس بۆ خوا زۆر کاریگەر بوون، زۆر زۆر دڵخۆشکەر بوون. توانیمان لە کاتی پەتای کۆڕۆنا لە ڕێگەی پێیجی مزگەوتی برایەتیەوە لە سۆشیال میدیا لەسەر فەیسبوک ڕێنمایەکی زۆر بڵاو بکەینەوە بە سەدان و بە هەزاران نەخۆشی کەمینەی کوردی لە بەریتانیا و نەخۆشی خۆشمان لە کوردستان سوودێکی زۆریان بینی لە ڕێنمایەکان. سپاس بۆ خوا فیدباکەکان و کۆمنتەکان زۆر باش بوون
داوا دەکەین خوای گەورە موفقمان بکە کە بەردەوام بین لە خزمەتکردنی کەمینەی کوردی لە بەریتانیا و کەسوکاریشمان لە کوردستان. ئیتر سوپاس. زۆر سپاس دکتۆر سەنگەر. دکتۆر ڕەنگین ئەکرەم ئیبراهیم دەرچووی زانکۆی سلێمانی و لە ساڵی 2006 تەراوگەنشینە. ماستەری لە نەخۆشیەکانی پێستدا بەدەستێناوە لە ساڵی 2007ەوە بۆتە پسپۆر لە بوارەکەی خۆیدا و لە شاری وێلڤەرهامپتن و چەند شارێکی تری بەریتانیا خزمەت دەکات. پزیشکێکی هاوکاری هەمیشەیی کۆمەڵگەی کوردیە کە بە وەرگێڕان بێت یاخود ئامۆژگاری و ڕێنمایی و چارەسەری بێبەرامبەری کوردە تەراوگەنشینەکانی کردووە و هاوکار و سەرپەرشتی چەند خوێندکارێکی کووردە لە تەمەنە بچووکەکانەوە تاوەکو خوێندکاری زانکۆی پزیشکی کوردی لە بەریتانیا. ئەویش دکتۆر ڕەنگین ئەکرەم ئیبراهیمە با بفەرمێت بۆ سەر ستێج. پێشەکی زۆر سپاسی هەموو لایەکەکەم و سپاسی ئامادەبوانەکەم و بە تایبەتی میوانەکانی من ڕافیقەکانم کە هەمووی لە شوێنی دوورەوە هاتوون. بەڕاستی لە وڵاتی غەریبی ڕاستەکە کەسوکارمان لەگەڵان نییە بەس بەڕاستی کەسوکارمان ڕافیقەکانمانە بکە بن بە خوشک و برامان. و زۆر سپاس بۆ ئەمەلخان بۆ ئەم ئۆرگەنایزینەم دز ئیڤەنت بەڕاستی زۆر هیلاک بووی لەگەڵمان. زۆر سپاس دەکەین دووبارە. زۆر سپاس بۆ هەموو لایەک. بەڕێز دکتۆر سەنگەر مەحموود عوسمان ساڵی 1970 لە سلێمانی لەدایک بووە. دەرچووی کۆلیژی پزیشکی زانکۆی سلێمانی ساڵی 2006. ساڵی 2011 هاتۆتە وڵاتی بەریتانیا بە مەبەستی خوێندنی دکتۆرا لە زانکۆی لیستەر و ساڵی 2015 بە سەرکەوتووی دکتۆراکەی تەواو کردووە. لە ساڵی 2015 گەڕاوەتەوە بۆ کوردستان و مامۆستا بووە لە کۆلیژی پزیشکی زانکۆی سلێمانی. ساڵی 2021 گەڕاوەتەوە بۆ بەریتانیا و وەرگیراوە لە پرۆگرامی GP ترینین و ئێستا GP لە شاری بێرمینگام. خاوەنی چەندین بڵاوکراوەیە لە چەندین ڕۆژنامەی نایاب. خێزاندارە و خاوەنی سێ منداڵە کچێک و دوو کوڕ. لە ماوەی خوێندن و کارکردنی لە وڵاتی بەریتانیا هەمیشە خۆبەخشانە ئامادەیی تێدا بووە. هەمیشە خۆبەخشانە ئامادەیی تێدا بووە لە بوارەکانی پزیشکیدا بۆ یارمەتیدانی پزیشکەکانی هاوڕێی. هەروەها ڕێنیشاندەر بووە بۆ گەنجانی کورد لە یەکسانکردنی بڕوانامە و دۆزینەوەی کار و وەرگرتنی قبول لە زانکۆ جیاوازەکانی بەریتانیا. چەند جارێک بەشدار بووە لە کۆکردنەوەی کۆمەک بۆ ئاوارەکانی شنگال و نەخۆشخانەی هیوا. با بەڕێز دکتۆر سەنگەر مەحموود عوسمان بفەرمێ بۆ سەر ستێج. بێگومان مروارەکانی غوربەت هەمیشە ئەو ڕستەی کە دەیهۆنینەوە و بیکەینەوە بە بلوانکەیە بۆ گەردنی نیشتیمان هەمیشە ڕنگ و تۆنی جیاوازی تایە. ئەم جارە لەگەڵمانە خانمێکمان لەگەڵا، خانمێکی سەرکەوتو پسپۆری تەکنەلۆجیای تخوا بە عینەکەکەی بۆ بکەمە چاو چونکە شتێکی قورسە. پسپۆری تەکنەلۆجیای فلۆ سایتۆمتری بۆ 27 ساڵە. زانستی دەستنیشانکردنی شێرپەنجەی خوێنە. هەڵگری بڕوانامەی بەکەلۆرێسی بایۆلۆجی هەولێر و بڕوانامەی ماستەری بە پلەی نایاب لە 9 بەدەستێناوە. لە زانستی لەش و چاندنی دڵ لە زانکۆی ئەمپریال کۆلێج لە لەندەن لە بەرواری هەمان ساڵۆکاری لە زانکۆی ناوبراو کردووە بۆ ماوەی 15 ساڵ وەک توێژینەوەی لەسەر چاندنی دڵ و ڕۆڵی خڕۆکەسپیەکانی خوێن لەسەر نەخۆشی شەکرە جۆری یەکەم و نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسە وەک نەخۆشی سیل و توێژینەوە لەسەر ڤایرۆسی سارس و سواین فلو نەخۆشیەکانی خوێن و شێرپەنجەی خوێن و ڤاکسینەکانی خاوەنی هەشت توێژینەوەی زانستیە. بەهۆی پسپۆڕێکەوە بانگهێشتی زانکۆکانی ناوخۆی بەریتانیا و زانکۆکانی ئەوروپا و کوردستان و کۆمپانیا گەورەکانی بەرەمهێنانی دەرمان دەکرێت بۆ وتنەوەی.
بە خات و نیگا سیروان نەوڕۆڵی بە یەک چەقڵی قایەن پێشوازیگەن بۆ سەر ستەیج. گەر عەزێت نەبێت لە بەرێوی خات و نیگا زۆر هاوکاری و یارمەتەکانی لەگەڵ دکتۆر فرات حەوێزیە بووە، با جەنابی بفەرمێتە سەر ستەیج بۆ لای ئێمە. دکتۆر فرات با بفەرمێ خەڵاتەکەی پێشکەشکە. قوربانی پیرۆزە بێ، خۆشحاڵ بووم. فەرموو دکتۆریان ستەیج بۆ ئێوە. بەڕاستی نیگاخانێک لەو کەسانەیە کە میلەتی کورد دەبی فەخری پێوە بکە. من ئەوەل کوردە کە ناسیم لە ڕێ عیلمەوە، نەک کە کوردین لە کۆمیونی کوردین نییە لە ناحیە عیلمیەوە ناسیتم. فحوساتی خوێن وانە زۆر پێشکەوتیە، شتی زۆر نوێش پێبووینە لەو شتە نوێیانەش کە کەم کەس لی دەزانی یان اختصاسی لە پێیا کردیە. یەک لەو هەرە کەزانەی کە لە پێشەوە دەستی پێکرد لە ئیمپریال کۆلێج نیگەخان بوو. ئەمن لەو ناحەیەوە ناسیم. نیگەخان تەک زۆر چاک پێشکەوت، جەمعیەکیان دروست کرد بۆ ڕئیسی جەمعیەکەی، بۆ سکرتێر لە هەموو دنیا لە دویان نرد و چوو کۆرساتی کرد و محازراتی داینێ. وەختی خۆشی کا من کە ناسیم و زانیم بای چەندیە، دەبەن لە کوردستان زۆر مەحاوەلەم کرد کە ئیسیفادەی لێ بکەن. تم گەیاندن بکرد لە ئاخری بەداخەوە دەرێم لەو مستەوای نەبوون کە نیگاخان بتانی ئیسیفادەی لێ بکەن. لەبەرەوە ئینشاڵڵا هەر مۆفەق دەبی، هەر جێی باش دەبی و زۆر زیرەکە و زۆر بەتوانە و ئینشاڵڵا ڕۆژێک دێت لە کوردستان پێ لێ دەنێن کە ئیسیفادەی لێ بکەن و لەو عیلمەی نەخۆشەکان ئیسیفادەی لێ بکەن و تەشخیصی چاک لە بۆ نەخۆشەکان پێشکەش بکرێن. زۆر تەبریکت دەکەم و زۆر زۆر سپاسی تاوان ئەمەل خان پێش هەموو کەسێک مروارەکانی غوربەت بەڕاستی دەورێکی زۆر مهمی هەیە بۆ ئەمە. حەزەکەم یەک شت بڵێم، ژنی کورد زۆر ئازان هەروکو ژنی ئەوروپی و ئەمریکی و ئەمانە، بەڵام یەک شت هەیە زۆر گرنگە، ئەویش پشتگیری خێزانە. بەڕاستی من یعنی بەختەوەر بووم کە لە خێزانێکی تێگەشتیوە و هاتبووم زۆر هەوڵیان لەگەڵدام و ینی پشتگیرێکی تاوایان کردوم. طبعا ئێستاش شازۆی کچم دیایکەوی کوڕم بەس لە هەمووی گرنگتر هاوسەرەکەم لەوێ ئارامی غەفوری میرزاکەریم بەڕاستی جێگەی شانازیە، نمونەی هاوسەر و نمونەی باوکە کە من جاری وایە بە هەفتە لە ماڵەوە لە دوورم ینی کە بانگێشکراوم بۆ کۆنفرانس و شتیوە. بەڕاستی زۆر سپاس، نمونەی باوک و نمونەی هاوسەری. زۆر سپاستانەکەم. زۆر سپاس. زەینەب عەلی کەمال دەرمانساز، ڕێکخراوی ئاشتی بێسنووری پاریس، بڕوانامەی سوپاس و پێزانین بە باڵیۆزی ئاشتی لە هەرێمی کوردستاندا لە قەڵەمدا. پیشەی دەرمانسازە و هەمیشە هاوکار و دەستکراوە بۆ بەخشینی کەلوپەلی برین پێچی و فریاکەوتنی خێرا لەلایەن حکوومەتی بەریتانیاوە خەڵات کراوە بە مێدیسەن وومەن ناوی دەرکردووە و بە یەکێک لە سەربازەوونەکان ئەژمارە کرێ لە سەردەمی پەتای کۆرۆنا. با خات و زەینەب پێشوازەیەکی گەرم بۆ خات و زەینەب ستەیج فەرموو. Take a picture first, please. زۆر سپاس دکتۆریان. زۆر سپاستانەکەم، زۆر سپاسی خاتوەمەلەکەم. ئەمە پەیامێکی زۆر بچووک بنێرم کە ئێمە خزمەتی مرۆڤایەتی ئەەکەین و وەکو کچێکی کورد خزمەتی کورد دەکەم لە کوردستان بە ڕێگای پەیامەکانمەوە، بە ڕێگای ئیشەکانمەوە، بە ڕێگای ئیشی خۆبەخشیمەوە لە لەندەن یان لە هەر شارێکی تر بێ. کوردبوون جێی شانازیە و جێی خزمەتە و ئێمە لە خزمەتی کوردستانە گەشاین بە خۆمان وەکو مرۆڤ بۆ خزمەتی مرۆڤایەتی و کورد. زۆر سپاس. پیرۆزە گیانەکە پیرۆزە.
ڕاگەیەنکاری ساڵ ڕۆژن مروارەکانی غوربەت هەمیشە تۆن و ڕەنگی جیاوازی بەسەر کردوتەوە لە گشت غەریبەکانی دنیا. جا بەداخەوم ئێوارەیە میوانێکمان دەبوو لەگەڵا بوایە لە ئەمریکاوە، بەڵام خۆتان نەزانن هەچی غەریبەکانن ئەوانەی سەرقاڵن لە پڕە کارەساتێکی نەخوازرا و ڕوودەدا ناتوانێت سەفەرەکەی بکە. ئەم ئێوارەیە دەبوو ئەو بەڕێزە لەگەڵمانە بووە و ستێجیشی لەگەڵا یعنی لەگەڵما بیخێنێتەوە، بەڵام بەداخەوە لە نەوەدەکانی سەدەی ڕابردوو کەم کەس هەیە هێندەی ئەم دەنکە مرواریەمان لە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی فەرشی گوڵی بۆ شاعیران ڕانەخست بێ. وەک دکتۆر ئاراز عەبدولکەریم دەڵێ هەمیشەش دەنگی لە دەنگی شاعیران بە سۆستر بووە. لە خانەوادەیەکی ڕۆشنبیر و کوتپەروەر لەدایک بووە. خوێندنی سەرەتایی و ناوەندی و دوا ناوەندی لە هەڵەبجە و شەقلا و سلێمانی و ڕانیە تەواو کردووە بەهۆی کارەکەی باوکیەوە. بەڵێن ساڵح کوڕی حاکم ئەحمەدی حاجی ساڵح قاسمە کە خاوەنی سینەما دڵشاد بوون لە شاری سلێمانی. لە ساڵی 1982 زیندانی سیاسی بۆ پاشان بە لێخۆشبوون ئازاد کراون. لە ساڵی 1990ەوە پیشەی ڕۆژنامەگەری ئاوێتەی هیزری بەڵێن دەبێ و لە ساڵی 1996 لە ئەمریکا ژیان دەکات و لە 99ەوە لە ڕادیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکایە بە دەنگە بە سۆزەکەی کۆمەڵێ بەرنامە ئامادە و پێشکەش دەکات. بەداخەوە گوتم نەیتوانێم ئێوارەی لەگەڵمانە بێ، بەڵام خاتو ڕێزان جەلال ئامادەیە لەگەڵمان کچی هونەرمەند جەلال عەزیز با بفەرمێ خەڵاتەکەی کاک بەڵێن وەرگرێ. کاک کاروان جەماڵ تاهیر با فەرمێتە سەر ستێجەم جارەش عەزێتێکی بینەوە کاک کاروانگیان. زۆر سپاس کاک کاروانگیان عەزێت. ماومانە بەسمتان کرد. ئەم کاتتان باش، زۆر خۆشحاڵم و بەڕاستی شەرەفێکی گەورەیە کە کاکە بەڵێن ئەو شەرەفەی بە من بەخشی کە لە جیاتی خۆی بێم خەڵاتەکەی وەربگرم و پێشم خۆشە لێرەوە دەستخۆشی لە خات و ئەمەل و ستافە جوانەکەی مرواریەکانی غوربەت بکەم کە هەمیشە ڕەچکەشکێن بوون. ئەمەل خان هەمیشە ڕەچکەشکێنی و بەهۆی ئەوەشەوە هەوراز و نشێوی زۆریەتە ڕێگات. هیوای کۆڵنەدان و بەردەوامیت بووە خوازم. دووبارە سپاس. ئەم جارە دکتۆرێ بەسەرەکەینەوە، بەڵام دکتۆری مرۆڤ نا، بەڵکو بەکەلۆریۆس و ماستەر و دکتۆراشی لە هونەر دەدەسێناوە. تاکو ئێستا براوەی نزیکەی دەخەڵاتە لە باشترین نمایش و پێفۆرمانسی پێبەخشراوە. ئێمە وەک مرواریەکانی غوربەت پێمان خۆش بوو ئێمەش بەسەریکەینەوە ئەم دەنکە مرواریە جوانە نازدارەی غوربەت بەسەرکەینەوە خەڵاتی مرواریەکانی غوربەتی پێبەخشین. کێ هەیە لە ئێمە هێرۆی خوشکی مامۆستا هێمن نەناسێ لە درامایی ژاڵە؟ کچی شێخی شاعیران حەسیب قەرەداخی گەورە شاعیری کورد خات و نیگار حەسیب قەرەداخی لە ڤێن ناوە لەگەڵمانە ئامادەیە ئێوارە بە یەک پێشوازی گەورە هەموو فەرموو نیگارخان. زۆر زۆر سپاس بۆ ئەمەل خان کە منی بەسەر کردەوە، بە تایبەتی لە ئێوارێکی وایە شانازیە بۆ من کە لە تەک ئەو هەموو کەڵە دکتۆرەیە لەم ئێوارەیە منیش بەسەر کرێمەوە. زۆر زۆر سپاسانەکەم وەکو خۆی وتی دکتۆرەکانی تر هەمویان دکتۆری جەستەمانن، درێژی بە تەمەنمان ئێن. من دکتۆرام لە شانۆیە هەیە، هیوادارم هەندێک ڕووناکی بخەمە ڕوح و دەرونی
ئێوەوە زۆر زۆر سپاس. پیرۆزە نیگار خانجان یاخوا بەخێر بێ سەرچە. حەستان لە مۆسیقا گۆرانی نییە؟ بە ئاگرێکی بێخۆڵەمێش دڵی منە وا سوتاوە. ئەم ئێوارەیە لە ئەدەن براوە هونەرمەندی گەورەی کورد مامۆستا محەممەد عەباس بەهرام ئامادە دەبێت لەگەڵمانە لەگەڵ سێ ژەنیاری گەورەی بەڕێزی کورد. کاک نیازی سەنتور بۆ نایەنە خوارەوە، کاک سەروەت کۆیی، کاک کاروان بفەرمونون بۆ سەر ستێج. فەرمونون. بفەرموو بعد سەرەتا لەبەرەوەی ئەمە بۆ جاری دووەمە هونەرمەندی گەورە لەگەڵمانە هاوکارە و بەشدارە لە بەرنامەی مروارەکانی غوربەتە. خەڵاتێکی تایبەتیمان بۆ ئامادە کردووە لە دیزانی هونەرمەند مەریوان جەلال. پێمان خۆشە سەرەتا وەرە خەڵاتەکە وەرگرە. ناتەوێت؟ ئەگەر ناتەوێت بمەوە. چەوشینی پەرچەم تو خۆشێ ماوێ هەی پڕبەت ئاگەر مێنی لەسەر وێرێکی بێقۆڵە دڵی منە تووقەیە ئاخۆ ئەوە یار بێ نەسکۆڵەی نەزدار بێ ئەی لەبێ نەبێ نەبێوە
يار لخزيزة خزيزة وخاتون يار لخزيزة خزيزة وخاتون هارلا خوي زوانا ميولي ريانتون هارلا خوي زوانا ميولي ريانتون هاي هاي هاتوا سمكة لمبر هيوانا هاتوا سمكة لمبر هيوانا بام هاتوا سونا مالم ورانا بام هاتوا سونا مالم ورانا يا لو نزارة نزارة وخاتون يا لو نزارة نزارة وخاتون هارنا خوي زوانا ميولي ريانكور هارنا خوي زوانا ميولي ريال الرنزة شيرها عطيجان سامان عطيجان رجال بجي هيدا الأهلي شوستانم ديتن فاطموشي هيدا الأهلي شوستانم ديتن